السلام عليكم ورحمة الله وبركاته. أمشو دوهم شوي پاشیوە کە لەگەڵ ئێوە دەبین من و هاوکارم ژبان. هیوادارم کە شەوێک بێت پڕ لە دوعا و نزا و پاڕانەوە لە یادمان مەکەن لەسەر سفرەی پاشیو و هەروەها لەسەر سفرەی بەربانگەکانتان. ئێمە دایمە هەوڵی ئەوە ئەدەین کە لە ڕۆژانی ڕەمەزان جوانترین بابەتەکانتان بۆ ئامادە بکەین بۆی کە شەوی پاشیو بە یەک کۆبین لەسەر سفرەی پاشیو کە سفرەیەکە هەمیشە تێیدا خودای گەورە دوعا و هەموو نزا و پاڕانەکانی ئێمە قبوڵەکات. ئەم کاتت باش وی هەربژی خودش تەڕۆزی بێ. سلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه. پاشیوا دوێ خودی حەز کەتەم لێ دەست پێکین. هێدی ئەم چوونەت ڕۆژیا دوێدا ڕۆژیەک خێر و سەڵامەتی سەحەتەکە باش ئیشەڵا هەمیە دەرباز کرد خودێ هەمی مسلمانێکی قبیل کرد خودێ ئەف هەدیە ئەف دیاری ئەف خەلاتە پێشکەشی مەکری ئەم ژیانی داینە تەندروستیەکە باش ئیشەڵا لێ ئەو خۆشتویێت مەش دەست دایم هەر ئەگەرێکی هەبێت چ کۆڕۆنای بەتیانژی بەری کۆڕۆنای بە دەبێت ئەم ژبیر نەکەین ئەو نەگەشتینە ناوێ هەیوا پیرۆسیا ڕەمەزانێدا تایبەتیژی دەمێ نزا و دوعا و پاڕانەوە ناوێت واناژی بلا هەمدەم سەر ئەزمانێ ببن سەر هزران ببن کاچەوە ئەم دوعا بخۆتین ئەم ژیانێدا ماینە ئەم کەتینەت ناوێ هەیوا پیرۆزا ڕەمەزانێدا دوعا بۆ وان کەسە وان خۆشتویاژی بکەین ئەوێت بارکردین ژوێ ژیانێ و غەرکردی ژوێ دنیایێ ئەو ژیت ناوە دوعایت مەدابن و ئیشڵا خودێ دوعا و نزا پارەنەوێت هەمی ژبان بە تایبەتی ئێستا دوعاکانی ئێمە زۆر کاریگەری دەبێت بۆ کەسانی کە سەرناو جێن بەهۆی نەخۆشی کۆرۆناوە و تەندروستیان تەواو نییە لە یاد مەکەن زۆرێک لە خزم و کەس و کارمان زۆرێک لە خۆشەویستانمان لە هاوڕێکانمان لە برادەرەکانمان ئێستا تووشی ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا بوونال هەم ئەوان دوعا بۆ ئێمە بکەن کە ئێستا ئەوان نەخۆشن و دوعایان زۆر گیرایە هەم ئەوان ئێمە لە دوعا لە یاد نەکەن و هەم ئێمەش ئەوان لە دوعا و پاڕانەوەکانمان لە یاد ناکەین لە مانگە خوشتوی صلوات خود سر من بيجت لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه يعني كاتشوا ما بيخوشن وكتندرستيا ما باش سپاس بخودي دوید ما تندرستيا باش بوان کسا جوید هفت نکتوشی کرونا یبین تایبتی جد ویدا میدا او کسین توشی کرونا یبین چواب روجی بن او دی بحثی توری تندرستی بد لی از بجم هند برادر جاگه لیه گله جاره ام سناپ اینستاگرامی فیسبوک ام کارتینی تکنولوژی ام کارتینی توری می که خود حسکت تەکنۆلۆژیا و سوشال میدیای چاواب کار بینیت هەیوا ڕەمەزانە پیرۆزدا میوانێکی تایبەتیشمان هەیە بەڵام ئێستا نایڵین داتر دەبینن کە میوانەکەمان کێوە لەسەر تەوارەکەمان قسە دەکات هەرچەندە ڕۆژ دوای ڕۆژ تەکنۆلۆژیا پێشەکەوێت وەک ژبان باسی کرد بەڵام ماوەی 8 ساڵە هاوڵاتیەکی بیارا وەک نەریتێکی ساڵانە مانگی ڕەمەزان هاوڵاتیان بە دەف بۆ پارشێ و خەبەر دەکاتەوە جاران خەڵک یەکتریان ئەو کەشەوە گەلە پێخۆشن بەس ئەم 8 ساڵە بەردەوام هەرچەند تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە ئەو هاوڵاتی هەموو شەوێک کۆڵان بە کۆڵانی شارە دێکە دەگەڕێت و بە سرود و مناجاتی ئاینیەوە خەڵک بۆ کاتی پارشێ و لە خەو هەڵدەسێرێکیشی دەگات دیشڵا خێرایی ماستر لێ بکەیت و سەحەتەوەی هەرە باش بێت بەرەو بیارە لێدانە سنەتێکی غەر منقەتع بووە بە تایبەتی لە شەوانی ڕەمەزاندا من زیاتر لە 8 ساڵە لە 2012 و خەریکی ئەم دەبلێدانم بە کوچە و کۆڵانی بیارەیە هەمووی گەڕاوم لە چوار سێ مزگەوت سەڵاتم کردووە بۆ بێدارکردنەوەی خەڵکە ئێمە زۆربەی جار خەڵگەڵی ڕخنەمان لێگراڵێ خۆکەڵ تەکنۆلۆژیا تەتەوری کردو و ئێستا لە ئاستێکی پێشکەوتندایە بۆچی خەڵک ناخەوێت چ پێیز بەمەکە ئێمە سونەتەکە زیندوو ئەەکەینەوە هەم لایەنێکی ڕۆحی خەڵک دڵی خۆشە بەم دەبلێدانە هەم ئیسفادەی لێەکە هەم ڕۆحی پێش زیندوو ئەبێتەوە هەم زیاتر مشتاقی عیبادەتەکەیە چونکە ئەگەر ڕۆژوگرتن پاشەوەکە دەبلێدان و مناجات و مەدحی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەگەڵدا بێ تۆ هەڵبەی بەشان و باڵی ئەو زاتە مبارەکانەیە کە لە پێش ئێمە و ماندوو بوون ئەم دینیان بە سەلامەتی گەیاندوتە دەستی ئێمە بەم شێوازە خەڵک پێشوازی لەم دەبلێدانە ئەکا من میوانی
بۆی هەموو کەلیمەیەک هەموو شەکاریەک هەموو قەسیدەیەک ئەبێ معەنە بێت تهدیدی کەی بۆ کاتێکی مناسبی خۆی لەم شەوانەشا کە شەوە زەنگە کاتی بێداربوونەوەی خەڵکە ئەبێ کۆمەڵی وشەی تایبەتی بەکاربێنی زیاتر قەسیدەی من میوانی تۆم ئەی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم هەندێک مەقاماتی ڕوحیشەیە بە شێوەیەکی حەزین ئەبێ دەری ببڕی بۆ ئەوەی کە لە دڵەوە دەرئەچێ بچێتە دڵەوە عزیزی دڵەکەم ڕسوولی نازدار عزیزی دڵەکەم ڕسوولی نازدار بۆ نێژ زۆر خۆشە لە گوڵانی بەهار بۆ نێژ زۆر خۆشە لە گوڵانی بەهار وای خودی خیرات بن بیستی شلا خیرات هر موازن به تو تندرستیت هر باشد دن یویجی ماشالله خوش بی و دفلی دانویجی تایبتیش بی یعنی راکرنا پاشی و خلکی مسلمان جا اکید یعنی خیرک و گلک موازنه ئێستا ئەم بە دەفەوە بوو بەس جارانی تر ساڵانی پێشتر بە دەهۆڵ بە دەهۆڵ گەڕک بە گەڕک خەڵکی دەنگی دهۆڵی ئیزاجە ئەنجار دەنگەکەی دم دوجار وایە کردتە تێگەشت ئێستا ئەمە بە لەحنیشەوەیە یعنی نکە مثلا تایبەتیش سەردەمی الکترونیات و تکنولوژیا پێشکەفتین و کە ڕەنگە بابەتەکەیم لێ بن بەس وەختی مرۆڤ 300 بینێت یعنی بیرا مرۆڤی ساڵێت بەری تەکنولوژیان و کێوە پێشکەفتی موبایل و وەکی تو بێژی دەمژمێری بە خۆبدانی سەعات چەند ڕابی وەلا زەحمەت دوو کە مرۆڤ بنووسژی یعنی نووسنامە هەمی تێک شوی ئەم درەنگ بە تایبەتی ئەم ساڵانەی کۆتایی خەڵک تا پارشۆ بە خەبەرە بێت ئەو تا ئێمە بەرناماکەین بۆی کە ئێوە بە خەبەر بن چاوەڕوانی ئێمە بن بێجە هەر سەر مەسەلا تەکنۆلۆژیای و سەر مەسەلا سوشال میدیایژی چکی گەلە جارانەکە مەسەن ڕەنگە برادەر و هەواڵ و حتا دایک و بابژی زارۆکێت خوب خەبەر بینن شیار بکەن سپڕێکا سوشال میدیایە مەسەن تەلەفۆنێ بۆ بکەن شتێکەوە ئەم دوی بابەتی بەحەسکن ئەو بابەتەش کەەوە وتمان میوانێکی تایبەتمانە بێت بۆی سەبارەت با ڕۆژوگرتن و بەکارهێنانی تەکنۆلۆژیا میوانەکەمان زۆر خۆشەویستە حاجی کاروان بانکخواز لە لامانە یاخۆ بەخێر هاتی ڕۆمەزانیشت لێ پیرۆز بێت پیرۆز بێ گەلە بخێرات سپاس بۆ میێوانداریە خۆشحاڵم لە شێوێکی وا مبارەکە لە خزمەتی ئێوە و بینەرانە بم ئینشاءڵڵا ئەو ساتە وەختە بێتە مای خێر و بەرەکەت ئینشاءڵڵا یاخوا بەخێر جا مامۆستا تۆ خۆشت یەکێکی لەوانێ کە سۆشیالمەدا زۆر بەکارەهێنی ماشەڵڵا بەردەوامت گەلە باش بەخێر هات سوشیال میدیا ئەمە بڵە ئەم ڤێرێ بچینێت ناو بابەتی دە مامۆستا حاجی کاروان تایبەتیژی دەمێ مرۆڤێ پڕۆژی چ دەمەکی کەفتە قالبێ یعنی کوان بێژین چ ڕۆژیا مرۆڤی کێن بێت و چ دەمەکیژی درستە یعنی درستە حتا چ وەختێکی مرۆڤ سوشیال میدیای بکار بینێت تایبەتیژی بۆ پەیوەندیکردنی بۆ تەماشاکردن هەر تشتێکی تەمان سەرەتا ئەگەر تۆزێک دەرچین لە باسی ڕەمەزان کەم یعنی بە لەحزەیەکی کەم بابەتەکە ئەوەندە عیلاقی بە ناخەوە هەیە ئەوەندە عیلاقی بە بیرکردنەوە هەیە ئەوەندە عیلاقی بە لایەنی پەروەردە و ئەخلاقیاتی گەنجەکەوە یان ئەو کەسێک کە بەکاری دێنێ چ ڕەمەزان بێت چ لە دەرەوەی ڕەمەزان بێ ئەوە دیاری ئەکات یعنی تۆ ئەگەر کەسێکی پەروەردەکرا و کەسێکی ڕەوشت بەرز کەسێکی بە ئیمان گەنجێکی متتەقی و لە خواناس مەسەرەن فەرقەکە لەگەڵەوەی کەسێکی یعنی وەک بڵێ هیچ فلتەر و هیچ کۆنتترۆل و هیچ سنوورێکی پیرۆزی لا پیرۆز نەبێت یعنی ئەو کەسەی کە ئەگەر بۆ نمونە ئەو سوشیال میدیایە بەکارێنێ هەر بابەتێک لە بابەتەکانی سوشیال میدیا بێ بە هەموو تەوەرە شتەکانیەوە چ لە دەرەوەی ڕەمەزان بێت چ لە ناوەوەی ڕەمەزان بێ ئەتوانی بڵێ یەک حکمی هەیە بەڵام ئەگەر بۆ نمونە کەسێک چاوی خۆی ڕاهێنا لەسەر بینینی یعنی ئەفلامی خراپ و ئەو خۆ عرضکردن و ئەم بابەتانە طبعا ڕۆژوو بەتاڵەکاتەوە ینی بە کوردەکەی ئەو قورساییە ئەو لەزەتە ئیمانی کە لە ناو ڕۆژەکەی نایهێنێت چونکە خۆ ڕۆژوگرتن دوو بەشە بەشێکی مادیە بەشێکی معنەویە
ینی ڕۆژوگرتن بە شەمادیەکەی مەسەری خواردن و خۆراکە کە تۆ نابێ قەترێ ئەو بچێتە ناو مەعیدەتەوە ڕۆژۆکە ئەشکێنێ بە ئەنقەزبی خۆی یان پارچە نانێکی بچکۆلە بەڵام لایەنەکەی تری مهمترە لایەنەکەی تر تۆ ڕۆژوگرتنی زمانت هەیە ئەبێ خۆت بپارێزی لە غەیبەت لە درۆ ئەم زمانە کۆنتترۆلکەی لەوەی کە غەڵکی ئەزیێت بدا یعنی تۆ ئەگە لە بەیان و تا ئێوارە بە ڕۆژوبی کابرایەک خۆی گرتووە بە ڕۆژوو بێ بۆ نمونە بەڵام بەرامبەر خێزانی نەتوانێت قسەی جوانی لەگەڵ بکات دڵی بشکێنە قسەی پێ بڵێ یان مەسەرن بە تەلەفۆن قسەی گوناح بکات ئەمە ڕۆژووی زمانەکەی شکان یان کۆمنتێک بکات هەمان شتە چووکە قسە نووسین بێ چووتن بێ یەک حکمی هەیە دووەم تۆ بەشەکەی چاوت ئەبێ بە ڕۆژوو بێ ینی لە چاوە ئەگەر ڕۆژوگر بە ڕۆژوو نەبێ چاوی خۆی بکاتەوە بە معنایەکی تر کۆنتترۆلی خۆی نەکا ئیتر ئەو کاتە بەشێکی تری ڕۆژۆکە ئەڕوهات بەم حاڵە بەشەکەی تری مەسەری ئەخلاقیات و هەڵسوکەوتە لەگەڵ یەکە بۆیە ئەگەر ینی ئەگەر وریان نەبین سوێشیال میدیا هەم وەقتمان ئەبات ینی ئاگامان لە خۆمان نییە هەمیش بە هەمان شێوە تووشی گوناحمانەکە لە کاتێکا ڕۆژوگرتن هاتووە بۆەوەی ئینسان لە گوناح دوورخات تا فترەیەک بۆ ماوەی 30 ڕۆژ تۆ فێری لەزەتی عیلاقە و پەیوەندیبی لەگەڵ خوا بە جەسەدت بە ڕوحت بە دڵت کە کاتێک ئەم سوێشال میدیایە عینەن هەمان غەڵەتمان کردەوە کە لە دەرەوەی ڕەمەزان بووین هەمان ڕێچکەمان گرتەوە بەر چ لە وەگوتم لە ڕووی نەزەر لە ڕووی قسە لە ڕووی ئەم بابەتانەوە کەواتە ئێمە نەبووینە ئەو ئیماندارەی کە خوای گەورە ئەوێ بە نەسی ئاەتەکە چیە فەرمیا ئەیوە الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون تقوا بمعنایەکی تر هەستکردن بە مراقبەی خوای خۆ پارێزی پارێزکاری لەو شتانی کە ئەبێتە مایی لە دەستدانی ئەو عیبادەت و شخصیەتە لە لای خوای ڕەب العالەمین باشە مامۆستا جەنابە دۆکو بانخوازێت سەیری ئەوە ئەکەیت لەلایەنێکەوە ئێمە تاکی کورد هەموو شتێ بە مبالغە وەرەگرین لە هەر شتێک تۆزە زیادە ڕەویەکەین کەسێک تعزیە بێت ئێمە لە خاوەن تعزیەکە زۆر قابتر حاڵمان کەسێک خۆشیەکێتی حەفلەیەکی ئێمە زۆر زیاتر لەو لە بەکارهێنانی سوشیال میدیاش هەست ناکەی ئێمە مبالغەیەکی تەواوەکەین ئەگەر چ ڕەمەزان بێت چ غێری ڕەمەزان بێت بە تایبەتی لە ڕەمەزان ئیتر هەموو پۆستەکان بە شێوازێکە بەیاڵی ئەمە هەرو کەسە بووکە فترێ پێش ڕەمەزان بەو شێوەیە بوو ئەتوانی بڵێ هەر وڵاتی و بنەوەیەک ئێستا مەسەرەن تۆ بڕۆ دراسەی یابان بخوێنەوە لە یابان سوشیال میدیا نە لە یابان زیاتر مەسایلی ئەلکترۆنی و ئیش و تەختیت و بەرنامە و کارکردن یعنی لەوێ بەعکسەوەیە بە ئیحسای ڕسمی لە 16 گەنجی یابان نەک بیر لە ژن هێنان ناکاتەوە ئەسڵەن بیر لە جنس ناکاتەوە ئەوەندە مێشکی ماندووە بۆ بابەتی کە لە بەردەستێتی تەکنۆلۆژیا بەڵام ئەوان بە بابەتەکەی تر ئێستاکە ئەوروپا شوایری هاتووە ئێستاکە گەنجی ئەوروپا جاران پێشی ئەم سوشیال میدیای من لە 2000 لە ئەڵمانیا بووم گەنجی ئەوێ مۆبایلێک ئەگەر ئەها کرمێکە بوو یاری پێکرد جوکە کرد بە دوای ئەوە یاڕۆی هەر ئەوە بوو بەدەستێەوە زۆر مەشغوڵی نەکرد و بەڵام گەنجی ئەوێ لە ناو شتی ترا بزر بوو بەس ئێستاکە لەوێ شوایریاتوە چون ئەم سوشیال میدیایە ینی ئەتوانی بڵێ هەموو شتێکی تایە ینی هیچ نەماوە تای نەبێت هەر هەموو شتێکی تیاماوە بۆیە خەڵک سەرقاڵ بۆ بەدەستیەوە ئێمەش بەشێکی لەو میلەتە ینی من ئەڵێ ئەگەر بڵێم لە ریزی ئەو میلەتە خراپانین ئەوها زۆریش خراپ نین بەڵام ئەوەی کە مشکلەی ئێمە ناتوانین بەشی بکەین بۆ نمونە کابرا ئەوەندە مەشغوڵی مۆبایل بێ هیچ ئاگای لە خاو خێزانی نەبێ ژن ئەوەندە مەشغوڵی مۆبایلی بێ هیچ ئاگای لە پەروەردەکردنی مناڵی نەبێ هیچ ئاگای لە پیاوەکەی نەبێ گەنجە ئاگای لە خوێندنی نەبێ کەسێکە ئاگای لە دینی نەبێ ئەوەی کە خراپە ئەوەیە هەموو شتێک لە دابنین ئەلێرە ئەوەی کە خراپە ئەوەیە ئێمە مناڵێک مۆبایلێکمان داوە پێی ئەوەی کە ئەیبینێ ئەم مناڵە عمری 12 ساڵە 13 ساڵە مراهقە شتی 25 ساڵی بەسەرەوە ئەبینێ بۆیە سێرەکەی ئەم مناڵە شخصیەتی تێکە چیە کەسایەتی بۆ دروست نابێ خۆی نەدۆزیەوەتەوە لە ناو مەسئولیەتێکا کە ژیانی پێبەرێتە سەر یعنی ئەوەندەی سوشیال میدیا گەنجەکە گەورە ئەکا ئەم باوکودایکە گەورەی ناکەن ئەوەندەی سوشیال میدیا فێری ڕێچکەی خراپی ئەکا ئەم دایک و باوکە ئاگایان لێ نییە ینی ئێستاکە زۆربەی ماڵەکان ئایپادێکی بەدەستەوە و بێدەنگ و کڕە دەرێ لێگەڕێ ئەوەی هیچ لەلایەکی تر ئەم مناڵی خستۆتە ناو غورفەیەکەوە خەتی فوری بۆ کردوتەوە ئەیتر خۆ ئێستاکە هەموو شتێکی تایە ینی ئەوەندە خراپە هەموو شتێکی تایە ینی زۆر بە دەگمەن ئەبینی بە تایبەتی بەداخەوە ئەڵێ سوشیال میدیای کوردی ئێستاکە من زۆربەی ئەوانەی کە لەلا من عەرەبین ماعدا بۆ نمونە بازێک کات 24 ڕوودا و سپێدێ فلان ئەمانی کە ئیخباریم لە لەگەڵ هەندێک شخصیت کە بمەوێ ئیسفادەی لێ بکەم بەڵام بەعام لە ناو سوشیال میدیای کوردی
حتا کوشتێکی باش ئەبینی دەخراپە بینی بەڕاستی جا خەڵکەمووی لەگەڵێک محللیشە بۆی تەحلیلی بابەتەکە زۆر ئاسا. خراپ بووە بجا ئەمێم خراپ مامۆستا ئەبێت خراپ ئەم دل سەر ڕاوەستین بۆ نمونە یعنی ئەو هەمی خراپیە تێنە پێشەوێتە تایبەتیش ئەس بۆ گەنجە بەحسم چ وەختێکی دێ خراپە و گوناح و نەزەر بێتە حسابکردن لێ ئەم دێ هەندێک ڕاوەستین هەفکارێمە زەردەش هەمێ پاوایکی ڕاستە خوددا هەست دێ بەش هەولێرێت گەلمەدا بێت ئەو هەر باشە کەش تەکنۆلۆژیا ئەو تەکنۆلۆژیا نەبە یعنی من نەتکاریم وەرگرین زەردەش تەف دەمێت تەباش بزانین کال هەولێرێ کەشە هەوا چاوایە ڕەنگە دهی ژبەر ڕۆژایەکیە پاشیف خواردنە بێژ دەربە زێدەتر خەلکی ماڵدا پاشیف خواردن لێ ئەف شەبە بزانین کاتۆل چ جایەکی هەولێرێ خەلکی قەستاش دەربەکریە بۆ خواردنا پاشیڤ یان ژێر حەسکند ناف ماڵ داون. جوان سووا دەم باش ئەس نها یەک جوان ڕێستورانتên هەولێرا پایتەختم حتا vê gavêjî xelk hejmarek baş berê xwedina rêstorantan dixwazin paşîva xwe nav rêstoranta bixwin wekû tanî ziman di roja duyem da dişxwe duh ne wekû îro bû îro hindekî baştir e xelkî dî derbasî nav wa rewşa meha Remezana pîroz dibe. Dixwazim bizanim di werê çarçoveya rêkarên tenduristî xwediyê xwaردنگehان çawa bi erkê xwe radibin dixwazim Birêz Şadî Hecî Reşîd wekû xwediyê vê xwaردنگehê werbigirim. Birêz Şadî îro roja yekem ya manga Remezanê bû di heman demê da paşîva duyem e hûn wekû xwediyê xwaردنگehان çawa pêşwaziyê xelkê dikin Remezan çawa derbas dibe. خيرات نظرتكم كازر داشت مانجا رمضان للتاو كردستان 24 و تماشافاني كردستان 24 جي بيروز دكم تظاني صالة شو كورونا بي قدغبي حميدر قرتيبين مجيوك حمي مطعم قبات كربي الحمد لله إيصال مفاكرية افطار عولي بيرو جمع ما محاولة كرم بوفيا مفتوح دينا الحمد لله خلك كيباجي هات جمع وقال كي راضي بين ما محاولة كرم مخارنكي شرقي غربي سوري عراقي دينا اقبال خلك سر هاتنا مطعمه باشا نوى كدمات شويه خلك حتى جواتي اوجي رنماي تندرستيه وزاره تندرستي دينا بكارتين امجي جلاي خبا ام قالكي اقدر يعمل جفت اشتها قابو صحنو قدحو كيفشي سفر يم حميب كارتين دام جاري خبا ماري كاريا وزارته وكان تایبەت ji bo rewşa aborî wan gelek alîkariya xelkê dikin ku nerxên we çawan e ez dixwazim vê bizanbim. اج هر دو اليا بدفهم سعري خو كيم ممكن يا اولش اليه ولاتيه و ماريكاري كي جواره تقديم ممكن اف واجبك فرد سرما اج اله دوي و جمره جي دفي حتى ما بكشين نجم خو ام سعرك كيم دينن داخلك حافظ جمعه شي بيوري جمع فسعري ما في جاري قالك باشا فرقا دولار ابدا ما دسي خونه دايره سعري ما وك سعري جبري 2 صاله وسعرك باشا مناسبه جهر كثير رساله واجبو مه رمضان اجبو ولاتيان چیه پیام و خدز قال كي هيفيدكم جو خلق اهتمام يعني بجدي باجراءات الصحيه بكن يعني اف موضوعي جو درجه قبض درجه حظر درجه فكن يعني تعديل الولاطيه حميه ديك تعديل باجار ديك الاقتصادي ديك المطاعم ديك الاوتيل ديك فوقت ملت حمي اريكاريا هف بكن اريكاريا حكومه وزاره الصحه بكن ان شاء الله مجفي بلا اخلاص بسلامتي سرچا gelek spas bûte jivan sova dixwazim welatiye kî werbigirim gelo ew dixwazin çawa paşî vê vedere bixwin dem baş wara manga Ramazanê li we pîroz be êsta katî paşî ve hûn hatin li vedere çi bixwin çi cawaziyekî manga Ramazanê ya vê salê û sala rabirdû heye والله جوازي بالنسبة كشو هوا فرق زوري أو سعر رمضان فين كوسار ده وشيدي شاتين ليرة دانشني ولا مطعمي إن شاء الله ليرة أنا خوارنا شخوين ونشتينا manga Ramazanê li we pîroz be قالك ممنون لا Vele êdî sova jivan vî rengî li nav rêstorantên Hewlêra paytext xelk ma xwe pîroz ya manga Ramazanê derbas bike. باشە زۆر سپاس دەکەین زەردەشت لەگەڵمان بوویت ئەم شەو لە هەولێری پایتەختەوە. بەڵێ دەگەڕینەوە سەر پرسیارەکانمان و گفتوگۆکەمان با زیاتر قاڵبینەوەتیان پرسیارەکەی کاکشوان وەستانی ئەوە بوو کە چ شتێک بە نەزەر حسابە لە ناو سۆشیال میدیاکە وەڵا ئەوەندە شتی خراپی تایە ئەمزابێت تۆ پۆلینیکەی مەسەرەن لە چۆ گوناحەکە گەورەیە تا گوناحی بچووک طبعا یەک لە هەرە گرفتە گەورەکان ئەوەیە یعنی خەڵکێک خۆی ڕابێنێ لەسەر بینینی ئەو سایتە سێکسی و خراپانەی کە فاحیشەی ڕسمی تایە بە کوردیەکە ینی کە ئەوە بەڕاستی فەزاحەتێکی زۆر گەورەیە و زۆر تەسیر لە هەموو ینی لە مێشکی ئینسانەوە بگرێت تا جسمی هەمووی ئەکات تأسیر لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی ئەخلاقی لەلایەنی بیرکردنەوەی لەلایەنی ئیمانی لەلایەنی عیبادەتی
تەنانەت لە نێوان هەڵسو و کەوتی بیرکردنەوەی خەیاڵاتی ئەم ئینسانە ئەباتە عالەمێکی زۆر قێزەبوون و پیسەوە ئەگەر زوو خۆی فریانەکەوێت لە حەدیثێکی قودسیە خوای گەورە فەرمێ من تەرەکە النەظەر من ئەجلی ئەذەقته حلاوة الإيمان ما لم يذقه أبدا ئەفەرمی هەر کەسێ لەبەر من چاوی خۆی بپارێسە لە نەزەرێکی خراپ ئەوەندە چێژی ئیمانی پێ ئەبەخشم لە هیچ شتێکا چێژی نەکردو یعنی ئێستاکە ئەم بابەتە چونکە بابەتەکە ئیغرای زۆر تایە بابەتەکە مەفتوح و کراوەیە شتی زۆر خراپ لە دوای یەک دێ ئەبێ ئەلێویەوە دەست پێ بکەیت ئینسان لەو سایتە خراپانە لە خۆی گرت زۆر مسەیتەر ئەبێ بەداخەوە تەبان عێراق یەکێکە لە سێمین دەوڵەتی عالەم بۆ کردنەوەی ئەو سایتان زۆر خراپ یعنی ئەمە کۆنتترۆل نەماوە زۆر ئائیلی تێکداوە یعنی ئێمە وەکو مامۆستایان مەشاکلی ئایری زۆر دێتە لامان یەک لەو گرفتانی کە ڕۆژانە دروست ئەبێ لە نێوان هاوسەران ئەو بابەتەیە دەیەها پیاو دەیەها ژن تەلەفۆن ئەکەن بە تایبەتی ژنان مشکلیان لەگە پیاوانیان هەیە کە ئەم پیاوە هیچ احتیماماتی بە ژنی نەداوە چونکە ئەم بابەتە خەڵکێک وازانێ ببورن کە ئەو بابەتە بەم شەو مبارەکە باسی ئەوواکەن چونکە ئەمە دەردێکە کەوتوتە ناو کۆمەلگاوە کە پیاوان خۆیان لەسەر بینینی ئەو حاڵەتانە ڕادێنن خێزانی حەڵاڵی خۆیانیان لە بەرچاو ئەکەوێ چونکە بۆ لە 180 لەزەتی جنسیان بەهۆی نەزەرەوە ئەڕوا ئیتر ئەو دوای زەوقی نامێنێ لەگەڵ خێزانی خۆیان بە حەڵالی بێت بۆیە ئەمە لە ڕووی ئەگەر خاوەن خێزان بێت ئەوجا ئەگەر حاڵەتەکەی تر بێ ئەم کەسە ئەوەندەی یعنی بەوە فکری مەشغوڵە بێ ئەو کاتە کە ئەنەما ینی ئەم خێزانی هەر نییە دوو لە مەسەلەی گەنجە گەنج ئەمەندە ئەم بابەتە ئەبینێ ئەستن ژنی لە بەرچاو ئەکەوێ یان ژن بێ پیاوی لە بەرچاو ئەکەوێ ئەبێتە بابەتێک ینی تێکەڵاوی نفسی تێکەڵاوی دڵی تێکەڵاوی هەستەکانی ئەبێ وای لێ دێ ینی تەسیر لە بیرکردنەوە خەیاڵاتێکە حتا ئەگاتە حەدی ئەوەی یعنی بەو نەزەرە سێری حەڵالی خۆی بکات حەڵال عفۆنیکان بڵێم وەکو ئەوانەی کە دەستێژیان لێ ناشتی وەکو خوشک و دایک و ئەو بابەتان وەکو براژن یعنی باوەڕەکەی من پێرێ حاڵەتێکی وهات بۆلام کە ئایرێک بە کاملی تێکچوو یعنی گەنجێکە لە ماڵەوە لەسەر و حاڵەتە ڕاهاتووە تەماحی چۆتە سەر براژنی خۆی ئائیلەکە بە کاملی تێکچوون جا ئەمە بەڕاستی کاتی ئەمە هیچ ڕۆژوو بەتاڵەکە بە کاملی ینی ئەوە بەبێت یەقین بین بەوە ئەم بابەتە بە بەردەوام سێر بکەی ڕۆژوو بەتاڵەکە چ جداییجیت نۆڤبینە ڕۆژ و شەفادانی نانە هیچ فەرقینی ئەوە ناتۆ ئێستا بە ڕۆژوو کە بە شەوی ڕۆژەکە بەتاڵەکە بەڵام شەو بەس گوناحەکەت بۆ ئەنووسێ ڕۆژ بە ڕۆژوونی ینی ئەجری ڕۆژەکە لە دەست ناچێت بەڵام تۆ بە ڕۆژ خێرت دەستکەوتۆ بە ڕۆژ شەڕەکەی بە مقابلی ئەو خێرە شەڕێک دروست کردەوە بەڵام ئەوەی تر یعنی ئەوەی پرسیاری جەنابەت لە چۆ تووشی گوناح نابێ ئەین سەمەد وەک باسمان کرد پێشتر ئەم ئەنستیگرامە فەیسبووکە هەر ئەوەستێرێکە ینی مۆدیلچیەک کەسێک ئافرەتێک خۆی عرضەکە مەسەرەن مکیات ئەلۆ بابەتاناکە یعنی تەنەها سێرکردن بێتە پێش چاو ئەوە دێمە دووشتمانێ ئەبێ دووشت جیاکەینە بینین لەگە سێرکردن ینی ئەم بابەتە دووشتە بینین لەگەڵ سێرکردن بینین ئەوەیە کە تۆ شتەکان بە عامە بینی بەعام بینینە چونکە مەجموعەشتی فۆلۆ کردو یا مەجموعەی بینینێکی عەرەزیە بەڵام سیرکردن سیرکردنی تەرکیزیە بۆیە سێرکەی ئەو نەظرێ ئەو بینینە لە ئیمامی عەلی زۆر جوان باسێکە ڕزای خوای لێ بێ فەرمێ النظرة الأولى لك والثانية عليك بینینی یەکەم سێرکردنی یەکەم بینینی یەکەم لەسەر هینە لەک یانی چۆن ئەڵێ می تۆیە بز ئەو بینینی عادیە بەڵام والثانية لك والثانية عليك دوم لەسەر حیسابە بێت تەرکیز و حتا دقیق خلاص بتو ئەو بەڵێ تەرکیز ئەوەیە کە تۆ بیگەڕێنیتەوە جارێکی دەستێریکە ڕۆیشتۆ تۆ بیگەڕێنیتەوە نیە ئەودا سێر قەد و باڵایکە سێر حاڵەتەکە بکەیت لەبەر ئەوە سێریکەی کە سەرنجت ڕاو ئەو نوکتەی دەڵێ کا بگەڕێنەوە بە بزەبات فێکی لێ بکەم ئەوە ئەگەر ئەو حەد بەو بابەتە بێ ئیتر خراپە بەڵام خۆی کاکشتیوان مشکلەکە لەوەیە خۆڕاهێنان لەسەر ئەو بابەتە حەز لێبوون لەسەر ئەم مەسەلەیە ئیتر بابەتەکان ئەوەندە زۆرن ئینسان تۆ بتێنێتە ئیلا تووشی نەزەر دێ بەڵام نەزەرەکان جارێ ئەبێ ئینسان لە ناخی خۆیە هەمووی ئیماندارێ بە تایبەتی گەنج لە ناخی خۆیەوە حەزی لێ نەبێت هەوڵی بۆ نەدا و بەو نیەتە ئەمە زۆر مهمە بەو نیەتە نەچێتە سەر مۆبایلەکەی نەچێتە ناو ئەو سوشیال میدیا چ ئینستاگرام بچ فەیسبوک چ سایتێک بێ ئەوە خراپە یعنی تۆ فەرقیە لەگەڵ ئەوەی بەو نیەتە بچی سایتێک بکەیتەوە بەدوای ئەو بابەتە فاحیشەیە بگەڕێی لەگەڵ ئەوەی ئەگەر تۆ لە ئینستاگرام شتێک هاتە پێشت یعنی گۆرانیە کلیپێک هاتە پێشت و بەس فقط هاتە پێشت بەڵام تەرکیز نەکرد لەگەڵ بینینی
طبعا گوناحەکەی زۆر زۆر فێرفەڕان. فەرقە. يعني يقف نية شرط يعني شرط نیەت شەرتە نیەت شەرتە نەما خۆی گەر حیساب بوو نیەتەکە ئەکا بەڵام کە شەرتە نابێ بێ هاتە بدەست وەڵام نیەتم باشە سێریەکەم ئەوە ما مستا ابخو تكنولوجيا وبطيبتيجي سوشيال ميديا بابتك النية قل سردمي هاتنا اسلام الدسبيكي بري 1400 هند ساله تكنولوجيا او تشتا نبيه تعامل اسلام ديال بابتا شويه طيبتيجي دوي حكمي ام ايات القران يجي فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم بونمونه بسم الله الرحمن الرحيم يا ايها الذين امنوا انما الخمر والميسر والانصاب والازلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون اف ميسره چونکی گله جور وقتی موبایل امراد کین یکسر دم چت هم بجین او والله من هاش دمین نبی یعنی چند ساعت چون بس موبایل دستت دا بس بونمونه فیسبوک اینستاگرام تو بیا بنی ميسر حسيبت بت يعني دم كوجاندنا و قلنا حسيبت اگر چن نيته مروفيا خرابيه جينا بت اخر مەسیر بابەتێکە ئەمە بابەتێکی ترە مەسیر لێرە باسی قمار و بابەتانەیە ینی هر دم كوجاندنينا اخر بابا تەمان دەمکوشان نەبا یعنی تۆ دەمکوشانیان بە کوردی سۆرانیمە وەقت کوشتنە کات بەسەربردن طبعا خۆ یەک لە مشکلەکانی ئەوەیە یەک لە مشکلەکانی سوشیال میدیا ئەو کات بەسەربردنەیە خۆ وەڵڵاهی ئەگەر ئێستاکە یعنی مەسەرم بۆ نمونە لەو موبایلەی دەستی من یەک لاپەڕەیەکی قورئان بخوێنی یەک لاپەڕەی قورئان لەناو ئەم موبایلەیە 5000 حەسەنەت بۆ ئەنووسێ من زۆر جار بە گەنجم و تۆ هەر لەسەر ئەمەی یعنی قیچێکە جارجار ئەو فەیسبووکە بکوژێنەوە وەرەوە سەر ئەم قورئانی کە لەسەر شاشەیە ئەگەر هەبێ مەسەرەن یعنی ئەمە یەک لاپەڕە قورئانە ئێستا بیخوێنی خیلالی 2 دقە ناکات یەک لاپەڕە قورئان 5000 چاکت بۆ ئەنووسێ یعنی تۆ حرفەکان حیسابکە هەر یەکەی حەسەنەیەک بە 10 حیسابە 5000 چاکت بنووسێ ئەکرێ بیتە سەر ئەمە دوو ئەکرێ ئەو پەیجانەی کە بابەتی پەروەردەیی تایە بابەتی ئەخلاقی تایە ئیمانی تایە عیبادەتی تایە لەوانە ئیسفادە بکرێ یعنی خۆزگە بە دیار شتە باشەکانەوە وەقتمان بکوشتە زۆر باش بوو بەڵام وەک گوتم بە تایبەتی لەناو سوشیال میدیای کوردی سیاسەتی مێشکرد پێیژانەکە مەشاکلی اقتصادیە ئیتر ئەو دوای هەمووی بۆتە مەسەلەی مۆدێلات و مەسەلەی چاولیەکردن و ئەمەی کە هەمووی خەتەرترن مەسەلەی مناڵە مەسەلەی ئەو تیکتۆکەی کە هەیە بەڕاستی فەزاحەت لێەوە دروست بووە یعنی من بیدایە من نەمبوو من خۆم ئێستاش نازانم بیکەمەوە یعنی خۆم هەیە نزیکەی 9 ملیۆن زیاترم هەیە تا ئێستا نەچوومەتە خۆم وەکو خۆم بەس یعنی ئەوانەی کە لەگەڵ من يعني هكا رنگتون وكا فروشي بارك باش بكر ئێستا تیکتۆک هەفرۆشنەوەیە ئەزەمە بسمەوە یعنی تقریبا 500,000 ئەگەر زیاتر نەبێ ئێستا وتیان بۆ دای ئەنی وتم کاکە گیان ئێستا ئەو مناڵە ئەو گەنجی کەەوە تازە پێگا و مناڵە نایەتە ناو فەیسبووکی منەوە نایەتە ناو ئێستێک چکە مناڵ ناچێت سەر تیکتۆکەوە من ئەگەر ڕۆژی ڤیدۆیەک جار وای ڤیدۆم بڵاو کردێت و 1 ملیۆن مناڵ بینوێتی ما شاء الله ئەوە بۆ من زۆر زۆرە لەبەرەوەی بەڕاستی کاکشیوانیانی ئێستا شەڕی ئەخلاقیمان شەڕی شوناسنام ینی شوناسمان شەڕی ئیمان و عەقیدە و بیر و باوەڕمان هاتوۆتە ئەو مۆبایلەوە بۆیە ئەگەر خەڵکی مصلح خەڵکی دیندار خەڵکی هەست بە مەسئولیەت خەڵکی خەمخۆر لە ئەخلاقی ئەو میلەتە نێتە ناو ئەم سوشیال میدیا بەجێهێشتن و چۆڵکردنی ئەو ساحەیە وامان لێ دێک گەنجەکانمان لەدەست ئەچێ مەجبورە بێت چاو لە مولەو ئەکات چاو لە خەڵکی خراپ ئەکات یعنی شتی خراپیش وەکو باشیش نییە شتی خراپ عادەتەن ئێستا بۆ نمونە قسەیەکی خراپ خوانە خواستە من لەو بەرنامەیە بکەم بەیانی سێر کە بزانە بۆ چۆفڕیوە بەڵام ئەم قسە باشانە هەر مەجموع خەڵکێکی بینێ شتی خراپ زۆر بڵاو ئەبێتەوە بۆیە ئێستاکە نازانین لە کووە ئیسلاحی گەنج بکەیت لە سوشیال فەیسبوک خەریکە بی ئەڵۆ تیکتۆک دروست بووە لە تیکتۆک دروستە بی خەریک ئەنستاگرامی من هەموویمەیە حتا بعضی قسەیان بە منەوە کە سناپچاتم دانا من تاوان ئێستاش نازانم سناپچات چۆن بە بەس دەزانم ڤیدیۆ بەکار بێنم بڵاوی بکەمەوە بەڵام من یەک کەس ئیسفادەم لێ بکا بەسە یەک نەفەر ئیسفادەم لێ بکا بەسە جەنابەت مەبەستت بەوەیە کە دایان ئەنیت لەو ڕێگەیەوە زیاتر ئەزانی کە خەڵکێکی زیاتر ڕۆکاتەوە بەتابێت گەنجان و منداڵان درێژەوە ئەدەین مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابەت و زیاترش باسی لێەوەکەین ئەم بابەتە بەس حەز دەکەین بزانین کە موسڵمانان جگە لە کوردستان لە وڵاتانی دیکە چونکە ئێمە دەزانین زۆربەی خەڵکی کوردستان و زۆربەی خەڵکی موسڵمان ڕۆیان لە وڵاتە ئەوروپیەکان کردووە و ئێستا لەوێ دەژین بۆی کە بزانین ڕۆژوگرتن لەبێ بە شێوەیەکدا دەچینە سوید و لە سوید هاوکارمان ئاوارە هەورامیمان لەگەڵدایە ئەوەرە ئەم کاتت باش هیوادارم تەندروست و سەلامەت بی و ڕۆمەزانیشت لێ پیرۆز بێت پێمان بڵێکە خەڵکی سوید چۆن پێشوازیان لە مانگی ڕەمەزان کردەوە چۆن ئەم ڕەمەزانە بە ڕۆژوە بن کە ئەمە دووهەم ڕەمەزانە لە ناو کۆرۆنادای.
بەڵێ ئەم کاتەی ئێوەیش باش و ڕەمەزان لە سەرجەم موسڵمانانی کوردستان و جیهانیش پیرۆز بێت. لە سویدیش وەکو هەموو وڵاتانی دیکەی جیهان ئەمساڵ ڕەمەزان بە شێوەیەکی جیاواز بەڕێوە دەبن. ئەمریکا لە ئێستا لە پشتەوەی منە یەکێک لەو مزگەوتانەیەکە لە شاری ستۆکۆلم داخراوە. لێرە بە شێوەیەکی گشتی ئەمساڵ هەموو شتەکان نەتەنها بۆ ڕەمەزان بەڵکو بۆ ڕۆژانی دیکەی ئاسایی ژیانیش جیاوازە. بەڵام لە ڕەمەزاندا کە مانگێکی پیرۆزە و ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی نەتەوە جیاوازەکان لەم وڵاتە ئەژین و ژمارەیەکی بەرچاویش مزگەوت لەسەر تاسەری سوید هەیە بە جیاواز لەگەڵ وڵاتانی دیکەی جیهان. بەڵام ئەمساڵ بەشێک لە مزگەوتەکان داخراون و بەشێکیشیان کراونەتەوە. دیارە ڕێژەی ئەو مزگەوتانەی کە کراونەتەوە کەمە بەهۆی کۆرۆناوە. ئەمساڵ تەنها 2 مزگەوت لە شاری ستۆکۆلم کراونەتەوە، ئەویش بە لە بەرچاوگرتنی ئەو ڕێنمایانەی کە حکوومەتی سوید دایناوە بۆ ئەو کەسانەی کە بەشداری دەکەن لە مانگی ڕەمەزان یاخود بۆ موسڵمانان کە ڕۆژانە سەردانی مزگەوتەکان دەکەن دەبێ 8 کەس بچنە ناو مزگەوتەکانەوە و بە مەودای دووری نێوان میترونی و بۆ 2 میتریش دەبێ بە دوور لە یەکتردا بنیشن. لەگەڵ ئەوەشدا ئەم ساڵ جیاوازیەکی دیکەش هەیە لە مانگی ڕەمەزاندا، ئەویش کاتەکەیە کە ئەم ساڵ موسڵمانان خۆشحاڵن بەوەی کە دەتوانن لە ماڵەکانیان لە دەور بنەماڵەکانیان دابنیشن لەگەڵ ئەوەی کە 17 کاتژمێر ئەم ساڵ بە ڕۆژوو ئەبن بە جیاواز لەگەڵ ساڵانی پێشووکە 20 بۆ 22 کاتژمێر بە ڕۆژوو دەبوون. باڵێ ئاوارە حەزەکەم بزانم کە ئەو ئەجواائیکە لە شارە کوردستانیەکان لە وڵاتە موسڵمانەکانە هەیە لە سویدیش بە هەمان شێوە موسڵمانان کۆدەبنەوە بازارێکی تایبەتیان هەبێت ئەجواائێکی ڕەمەزانی دروست بکەن کڕین و فرۆشتن هەیە. ببوورەگەر پرسیارەکە دووبارە بکەیەوە کەمێک دەنگەکە درەنگەیشتە لای باشە. دەڵێم لە وڵاتە موسڵمانەکان کە وەکو خۆمان وەکو کوردستان ئەجوای ڕەمەزانی بە شەقام و بە کۆڵان و بە ماڵەکانە دیارە و سویدی شێکێکە لە وڵاتانەی زۆرێک لە ڕێژەی موسڵمانە بە تایبەتی کوردانی لێیە. پێمان بڵێ ئەجوای ڕەمەزانی لەوێ بە دەرکەوتووە هەست بەو ئەجواءەکەن؟ بێگومان سوید هەر وەکو پێشتریش ئاماژەم پێکرد موسڵمانی بە ڕێژەیەکی بەرچاو تێدا دەژین زیاتر لەو شوێنانە لەو فروشگایانەی کە خواردەمەنیەکانی یاخود پەنابەر خاوەنی فروشگا تایبەتەکانن خواردەمەنیەکان دەردەکەون. بەڵام لەبەر ئەوەی کە لە وڵاتی سوید تەنها موسڵمانان ناژین و خەڵک بە ئاین و مەزهەبی دیکەشەوە لە وڵاتە دەژین لە ڕوخساردا بەو شێوە دیار نییە کە ئەمساڵ مانگی ڕەمەزانە تەنها لە کاتی کڕین و کەرەستەکانی ڕەمەزان بە تایبەت خواردەمەنیەکان لە دوکان و فروشگاکاندا ئەو هاتنی ڕەمەزان بە شێوەیەکی بەرچاو دیارە. بۆ ساڵێن بێ سەردانەمە بکەن هەرێمە کوردستانیدا کەشف هەوایان خۆشیان هەڤ ڕەمەزانە پیرۆز ببینن ئەوەرە هەورامی پاکی ڕاستە خۆینجە سویدت گەلمەدە بنگەلک سپاس بۆ ئەوەرە. زۆر سپاس. مامۆستا توشی چەندین ساڵاش دەرڤەژی ئەس بارکم ئەڵمانیاوی تەما ڕەمەزانێ بتایبەتیژی زۆر سپاس زۆر سپاس کەس و کارێن خۆدا بیت نافماڵ هەولێرێ کوردستانی وش دەرڤە چاوەیە. والله طبعا بەپی شوێن فەرقەکە. طبعا ئەگەر شوێنێک شارێک مزگەوتێکی لێ یەکی کورد بێ فەرقی هەیە یا مزگەوتێکی لێ بێ ئاوەدان بێ فەرقیە. پێشتر کە مەسە من لێ بووم یعنی بەڕاستی مزگەوتەکان فولە بوو قەڵەباڵغ لە ڕووی تەراوی حەوا مزگەوتی مەغریبی مزگەوتی تورک مزگەوتی کورد یعنی حتا مەسەرەن جارجار دوو ڕۆژ جارێ ئیفتاری جەماعی ئەکرا خەڵک لەوێ نانیانە خوارد یعنی مزگەوت دەورە بینێ بەڕاستی حتا ئەو مزگەوتانە ئاوەدان بن ڕەمەزان زۆر لە زەتی تایبەتی خۆیە بوو. طبعا لە شوێنێک بۆ شوێنێک فەرقەکە بەعام لە مزگەوتی مەغریبی و مزگەوتی جەزایریوانە ئەوانە خواردن ئەکرا و لە مزگەوتی تورک معروفن بەوەی تەراویحیان سەریعە یانوت هەر نەبوو یان شتیوانە و تۆ فریای فاتیحە ناکەوتێ وێت ئەڵڵاهو ئەکبەر یعنی ئەو جا ئەجوای تورکی فەرقی بوو لەگەڵ هەر جایەکی تەماکۆ بەڵێ تامێکی خۆی هەیە دە بەحسێ مەغربیە و خواردن دروستکردنێکی تایبەتیژی فتۆرەی دیسە ئەم ڤەگەرنە بە سوشال میدیای بەڵێ گەلی هەڤڵە ئەڤروکیا فتۆرەمە ئەڤەیە پۆشیڤۆمە ئەڤەیە بڵاوکردنەوەوان حتا چڕۆ دەدرستە بۆ نمونە ئەم بێژین یعنی
اعتیادیە خودی ئەvێ پرسقێمەکری ئەم بڵافکین و حتا چڕۆ دەژی چێنابێت ji ber kesên هەژار واللهی خۆی ئێستا بێ بڵین دوو شتە کاکشیبانەوە ینی ئەگەر تۆ خواردنێکی سادە و ئەتیادی بۆ خۆت بکەیت چی مشکلی تیانی ینی خەڵک بایەوە نانێکی هەرەیە بەڵام ئەگەر تۆ بڵین خواردنێکی شاهانە بە کوردی مەطعمێکی ڕاقی تۆ لەوێ ئەم خواردنەوە ئەی خۆین و نیشانی خەڵکی بدەیت یان بۆ نمونە لە جەوێکی سەفری لە دەرەوە کەبابێک خەڵکی نیشانەدەی زۆر خراپ ینی من ئەمڕۆ یەکشت بۆ باس بکەم ئەمڕۆ خێرخوازێک تقریبا 45 نەفەری کەبابی حاضر کرد دەمەوە ئەسەر مۆعیدمانە بوو لەگەڵی گەڕاوین بۆ ماڵە هەتیوانەیە کە بیان دەینێ تاوان پێشتر تەلەفۆنیان بکەین خواردن دەکەن یەک لەو ماڵانەی کە چوین خوا ئەزانێ دایکەکە ئەوێت ئەو مناڵەت چونکە پار کەبابمان بۆی کڕیوە ئەوی لەبایانەوە چاوەڕی کەبابێتی ئەوجە مناڵێکی ئاوا تەبعەن سوێنی ئەخوارد پاریش ئەم حاڵەتەمان بۆ دووبارە بۆ باسشم کردووە واللهی ئەوی لە پارۆ نەیخواردووە ئەخر تۆ مناڵێکی ئاوا خواردنێکی نیشان ئەدەی زۆر گوناح خوا ئەزانی ینی زۆر دڵت پێی ئەسووتێ لەبەرەوە بالفعل ینی مراعاتکردنی مەشاعری خەڵک زۆر گرنگە ینی ئێمە بەجددی خۆمان زۆر لەو بابەتەیە بە حەزەرین ئەوە ئەتوانی بڵێ دڵی خەڵکی ئەزیێتەدا ینی بەڵام شتێکی ترمانە مەسەن چینی ئافرەتان تۆزێک مراعاتیان بکەین باشە مەسەن خواردنێک دروستەکەن لە تەلەڤیزیۆنە نیشانی خەڵکنە کە خواردن چۆن دروستەکرێ بۆ نمونەڵە بە کەرەستێکی ئاسانەتوانی فڵانە شتێکی لەو بابەتە زۆر ئیشکالی تیانە تازە بۆتە حاڵەتێکە ینی ینی بێ مراعات بکرێ بەستە بابی پۆز لێدان و ئەگەر بۆ ئەوە بێ زۆر خراپە ینی تۆ ینی خەڵکێک وە گوتم نەبوونە بەڕاستی ینی باوەڕکە جارێکی ترە لەو ماڵانی کە چین وڕە بەس دیسکیان کردم خوا ئەزانە برنجیان نەبووە ئیتر لەوە زیاتر ینی ئەبێ مراعاتی مەشاعری ئەو خەڵک ئەوە ئەخفتنەوە مامۆستا حاجی کاروانی ئەس بارکم گەلک ینی تەماشەوان ینی زێدەتر هەست پێتکن ینی خەلکی هەژار ئێشتا نۆفمەدەهەی هەندی شوەتێت هەفکاریە ئێک و دوو بکن سباهی خودێ نەکرد و پێتوی پاریکاری هەبێت دا خەلکێک کاریکاریەوە بکرد و خەڵکی کوردستانی خۆشمان بەوە بە ناوبانگە کە زۆر دڵێکی میهرەبانمان هەیە و زۆر دەستی یارمەتیمان هەیە ئەو کاتێک کە کۆرۆنا بوو ئەمان بینی خەڵک بۆ خۆی چۆن یارمەتی و ماڵانەی دەکەن ئێستاش الحەمدولیلا ڕۆژانە بای خۆی تا حەدێک باشە یعنی مەسەلەن ئەمڕۆ ڕەمەزان بووە ما يعني الحمد لله مثلا بس امر نزيكي 250 عائله يارمتيماندا يعني امر ببره هاتين باسكا او نبو بس اما تاثيريه يعني يكي لكاركاني سوشيال ميديا اويا مثلا او موضوع اجي ما في تزبط ولا بيقول كانوا كتبي بحثكي اگر كوبراك حتى هنجي ونو من هندي خيرك يكن خد اصل دات اسلام دو بيش خيري بك دست راستي جابي بين حسن اگر كوبراي خير كر ما بس توي او بتخلكي دي تشوف لي بكن بو خيره یا جیب هر کاری بحسبه و اگر جیبو ما بس ناید بیشتر والله و ازمو از جوانم از دوی خیره کم گونه حسبه خیری کاش باش خیری شخصی حتی بکری بشار دیت و باشه يعني تو مثلا وكو شيفان $100 كي بخير يعني او $100 داد بدكس يجي $10 دابيان اصل وايا بشاريته طبعا نيتي دوري بينه تو اجا بنيتي او بيكي خلق اسفادي لي قبل كاكا خلقينا او من واخيرك مو ايوش خير كان حالتك تا حدك طبيعي بلام وقلت ما نهر شادنا وكباش تشكو خوي يقول هردوكي باسكا ان تبدوا الصدقات فنعم ما هي او تخفوها يعني ابي اهم شارنا وهي همش اشكره بلام من وكو رخراويكم هي وكو يعني وصيتكم لنيوان خلقك دولمند وخلقك فقيره طبيعيه من باس او كم بون منا امر اون دمان كردو امر اون د ارزاق من توزيع كردو امر اون د كار مان كردو يعني بون منا اگر مثلا من بيشتر نموتا اون د خير مان كردو خير خواز امرنا هات امر خير خواز كاتو تشل ورقيه ناوي دو ورقي دا بو عائلانه يعني بس من ازانم امر او بارانه چون جي خوي گرتو باشا او 20 عائله همي تازه باوكان بردو دي باشا اگر ام خير خوازوتي من اگر ليره نبينيا نامتواني گەنجێک لە ئەمریکا سێ تەلەڤیزیۆنی ئێرە ناکات نازانین چێ فەقیرە بەڵام ئەزاکرێت لە ڕێی سوشیال میدیاوە لە من فێری ئەو حاڵەتە بێ ینی بۆ نمونە من پێشووتر ببورە حەزم نەکرد باسی ئیش خۆم بکەم ئیشەکە ئەوە نەبوو ینی هەر ئەوەش ئەبێتە هۆی ئەبێتە تەشجیع مەسەلەن پێرێ 20 عارەبانەی شەحنمان تەوزیع کردو بۆ خاوەن پێداویستیەکانی سلێمانی کە ئێستاکە لێرەیەکی بە 8 وەرەقەیە کاکە ئەگدەی باش ئەوە یەک خێرخوازکردی گەنجێکە کۆمپانیایەکی هەیە وتی دێ من لە سوشیال میدیا بینیم من اگر توم نبینه توزیعکی نامتوانی بیکم من هر سوشیال میدیا چون ناو خانوی کی منالی کی عائلی کی یتیو لناو کلاوی یک هر زور ویران بو حالتیان یک لو کمپانیا گورانی کردستان بینی همو ام با سوشیال میدیا اتوانی بلی خلق منظمات خیرخوازی طبیعیه بلام
حتا بکرێ مڕاعاتی ئەو فەقیران وسە من ئەمڕۆ ڕسمم لێداوە کە ئەو خێرە کراوە بەڵام نەدەم و چاوی فەقیرم لێداوە نە دایکەکە مێناوەتە سەر تەلەڤیزیۆن نە پێشی وتووە قسە بکە بەڕاستی بەڵام هەشە تەبیعیە خۆ فەقیری عیب نییە باسی حاڵەتی خۆی بکات لەبەر ئەوە بەڕاستی مڕاعاتکردنی فەقیر زۆر گرنگە مەسە وڵی کاکشیان باوکە کابرادی ئەڵێ مامۆستا مەسەرەن دە عایلم پێ نیشاندا ئێستا نایدەمێ بۆ لەبەر چی نایدەمێ یەک ئەو دایکە بێوەژنە لەگەڕێکێکی ئاشایەرە تۆ ئەچی پارەی ئەدێتێ دووەم شت کەرامەتی ئەو کەسە مهمترە لە پارەکە یعنی تۆ دایکەکە لەبەر دەرگا دەستەکاتەوە تۆ پارێ بدەیتێ فەرقەکە لەوەی کە بێتە دەستگایەک پارەکە وەرگێ حاڵەتی واشمان بووە مەسەرەن عینوانماندا پێچوە یەک مریشکی داوە پێ من ناڵێ مریشکەکە کەمە بەڵام وڵڵاهی لە ڕووی شعورەوە ئەو ئەفرەتە بریندار ئەبێ بەڕاستی یعنی چەند گرنگ بوو ئێستاکە ئەم بۆ نمونە لەم حاڵەتی کە کوردستان تایە ئەژی بۆ نمونە لە گەڕەکی جەنابەت دوو ئایلی یەتیم هەیە فەقیر هەیە ئەوە مهمە پێی بڵێ خواردن مەکە من بە خواردنەوە دێمە ماڵت بڕێ لەگەڵ ماڵە ئەو فەقیریا دابنیشی نامخۆی یان داوەتی کەیتە ماڵی خۆت یعنی من ئەم ساڵ ڕوم لە دووسە کەس ناوە تایسە جوابێن نەداوەتەوە ئەوانەیە مەتاعمیان هەیە هەر ئێواری مەتعمێک من 5 ئایلەی هەتیوی بۆ بەرم لەناو ئەو مەتعمە ئەو مناڵانە جەوێ بگۆڕم چەند خۆشە بێ ئەمە ئەوە طبیعی من لە سوشال میدیا باز بکەم بڵێم کاکەوە من لە مەتعمەم چەند ئایلێکی بێباوکمانی هێناوە لە مەتعمە نانەخۆن زۆر طبیعیە تەشجیع بوو ئەوانەی تر تا ئێستاکە جوابی ئەو بابەتە نیە بەس قەسدم لە چی دێ ئەوەی ئێمە ئەتوانین ئەم سوشال میدیای بەکاربێنین بۆ یارمەتیدانی خەڵک من ئێستاکە لە ڕێگە سوشال میدیاوە نەبێ نامەتوانی ئەو ئائیلانە یارمەتی بدەم بەڕاستی زۆر تەواوە مامۆستا ئەگەر من لە جەنابتەوە ئەوەم بیستۆ و زۆر جاش باس کراوە ئەگەر لە کاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم سوشیال میدیای هەبوایە زۆر زیاتر داواکەی ئەگەیشت هیچ شکیتیانی ئەوە ئێستا ئێمە ئەتوانین ڕەمەزان بێنینە ناو سوشیال میدیا یا ئێمە بچینە ناو ڕەمەزانەوە هەردووکی ئەبێت بەڵام ئێمە چی بکەین بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە یعنی ئەگەر ئێستا هەمومان هەرچی مسلمانە هەر یعنی لەم سوشیال میدیای خۆیان ئەم ڕەمەزانمان حملەیەکی ئیمانیمان بەکارهێنا تۆ لای خۆتەوە بەس فەیسبووکەکەت تەرخان بکەیت بەس بۆ بابەتی ئیمانی مامۆستایەک شتی بڵاوەکە تۆ بڵاویکەیتەوە شتێک بە خەیاڵ تا دێت دوو نەسیحەتی گەنجەکەی تیکتۆکەکەت بۆ ئەوە بەکارێنە سناپچاتت بۆ ئەوە بەکاربێن یعنی من تێناگەم گەنجی وامانێ ئەیناسم بەس سناپچاتەکەی نزیکەی 10,000 کەسیە ئێ باشە کاکە ڕۆژێ لچل لێدا لێو ئێنایە پێشەوە ئەرێ کاکە ڕۆژێ بەنەوەیەک دەست دوالێ کرد ئەرێ کاکە ڕۆژێ خواردن لێدا ئەی باش شەوی نەسیحەتی ئاەتی ئەم گەنجە پێویستی بەوەیە کاک شیوان ئێستاکە بەڕاستی بەشەر بۆتە دوو بەشەوە لە عالەمی بەشەریەتە بۆتە دوو بەشەوە بەشێک ئیهتیمام بەشێکی زۆر بەداخەوەڵێم تەنها ئیهتیمام بە ڕواڵەتەدا بە بۆدی ئەدا بە بۆنیت ئەدا بە شکل ئەدا هەر مەسلەی تەسریحە و مەسلەی مکیاج و مەسلەی خۆجۆڵکردن و یعنی دەرەوە بەشێکی کەم هەیە ئیهتیمام بە ناخەدا ئێ وەڵڵی ئەگەر ناخ ڕووخا ئەم دەرەوەیە هەتا بەیانی جوانی کە ئیسفادەی نییە ئێستا ئێمە گەنجەکانمان خەریکە ناخیان بڕوخەیان ناخیان ڕووخاوە من چۆن بتوانم یعنی گەنجی خۆمان ئەم کەسانی کە جیل بە جیل هەڵەسن من بتوانم درستی کەمەوە من ئێستا زۆر جار گلەی لە خۆم ئەەکەم ئەڵێ من عمرم گەشتە 50 ساڵ لەوانەیە نەتوانم بە فەهم و تێگەیشتنی مراهیقێک کە 15 ساڵە قسە ئەکات ناتوانم تێ بگەێنم ئەی باشەوەی ئیشی چییە یعنی ئیشی ئەوەیە گەنجێک مەسەن کچەکەی من کوڕەکەی من سوشال میدیایە ئەوە بکات یعنی لە تەمەنی خۆیە بتوانێت خزمەت تەمەنی خۆی بکات بۆیە ئەگەر ئێستاکە هەمومان ئەم باوکو دایکانە بە کچەکەم بڵێم بە کوڕەکەم بڵێم کاکە تۆ سوشال میدیات هەر هەیە دی جاجار شتێ بڵاو بکەرەوە مەسەنسە بۆ نمونە کوڕەکەی من ژیار ناتوانێت وەکو من قسە بکە بەڵام چی کردو لە سوشال میدیای خۆی ینی باوەڕکە زۆرجار شتەکانی لە من زیاتر ئەڕوە ئەو بان خوازانی کە عەرەبن بەس تەرجمە یەکات بڵاو یەکاتەوە لە ئینستاگرامی خۆی فترەگوی دەبێژی ڕێکلامێکی بووم بکە باوەڕکە زۆر دەوروبەرەکەی ئیسفادەیە کردووە ینی بەبەستم ئەوەیە ینی تەنها هەر خۆ عەرزکردن نەبێ ئەبێ دین عەرزکەین ئەخلاق عەرزکەین یعنی شتێک لە ئەزانی بیگەێنە ئەگەر هەر هەمووان ڕۆژی یەک ئاەت بگەێنین چەند ئەکات زۆر ئەکات ئەگەر گەنجێک بە قسەی من ناکە لەوانێ حەزی بە قسەی حاجی کاروان نەبێ بەڵام بە قسەی شیوانەکە بە قسەی خوشکی ئەکات بۆ ئەوەی ئێستا مەسەلەن هەر جەنابەت ئینستاگرامە فەیسبووک لەوانەیە 500 کەس بێ لای کەمەکەی وەنیە هی تۆ لەوانەیە 500 کەس بێ ئێ باشە تۆ ئەم 500 کەسە ڕۆژی یەکێ نەسیحەتکەی کەمە مامۆستا هەیە جەنابەت ئەیناسی ئەگە بڵێم کێ برادەری تۆیە کە من بە مامۆستای خۆمێزانم ئەلێم بابە تۆ فەیسبووکت هەر هەیە یان تەعزیە یان سەردان لێدە ئێ باشە بۆ لە ماوەی 24 سەعاتە بۆ نەسیحەتی خەڵک ناکەی گەنجێک لە ئەمریکا فۆڵۆی تۆی کردووە لایکی پەیجەکەتی کردووە یەک نەسیحەتی بکەی کەسە واللهی کاکشیوان لە ئەوروپاوە
گەنجی وا تەلەفۆنی کردووە ئەڵێ مامۆستا نەمزانیوە خوا چێ بەهەر جدی بەس جۆم لە مامۆستایەک وەکو جەنابەت بۆ خوا هیدایەت میداوە لەو سەری وڵات ئەی خەڵکی پێویستی بە توێ بۆ ئێمە هەمان عندي موضوع اكيد قال لك حساس از ديفيد جاري بحث كم سوشيال ميديا بطيبتيش تكنولوجيا اخفتني بين عاشق ومعشوقه اكيد انياتها حتى اينان جيبت لعم دي برف ديار بكري باتشين ما مستا بلا وبشتين جام دي بابتي بحث كم خاصه فبو جنجا عاشق ومعشوق ورساله بو كود فريكن بيجي والله من برز بينم كاب قلنا حسب ان بزام برف افكاري ما صدق عراني باتشين باكي راس خودش ديار بكري ديال مدى بس صدق قدمي تباش پاشی و خیر و برکت و صحت بود. بازم که جاری دستپیکی بیناتت گل سوشال میدیا چاویه خلکی می با کوره کردستان ابتایبتی جیت ناف رمضان دا چا دمت خود در باز کن سوشال میدیا فیسبوک اینستاگرام و وانتشتا و بزنین کشف حوال دفتر ابتایبتی او بازار تو البواد کم نان و شیرینی نبزنین که چاویه. بله ایسال ماه رمضان براستی دبن باندورا پاندمیه دبن باندورا نخوشینا ویروسا کرونا کووید 19 دا دست پیکر لگور سال بوری کلان گلک خالی و ساحلنج برکو کس لکولان تو نه جو قدر خجی پشتی نه وکو بریا رمضان هبو لناف هفته قدر خجی بردوام دکه ایروجی او بریارنامه عالیه بجن سرکوماریا ترکیه و هاترا گهاندن امجین حال فرنکی نه کدوه مهدا فرن ام بیجن جیکی سرکیش بو ماه رمضان الودره گلک جوره این کوج آر تنچه کرن آنگو بیجن چورکو بورکو دیسا نانو جوره نانو جوره چورکات لور تنچه کرن مجی شف خواستم الودره ام بیجن پاشیوه پیشوازی بکن کلان چخاص خالی بنجی جار جارنا کیم بنجی تندچن امجی هاتن مگو کال فرنا روش چواه ای سال لگور سالم بره جداهی چواه صدق چواه امجا ریوبری ور بپرسن نوبت بخیر نابم ماهر ماموستا ماهر ماهر باران ماهر تو چند سال الور کار دکی ای سال لگور سالم بره روش رمضان دا چواه ای سال هیچ برکو تزادیه امریکان تشکی بیجن اما لگورا پارجی مثلا سالات شویجی اینکه ایشه مسارسنتی هه اما اجبر کرونا اجبر و پاندمیه اینکه سخنتی هه یعنی بار دما رمضان دست پیکر مشتری چوا دهاتن ور آنا چوانه و پتانسیل دماتو مقایسه بکی چوانه و دما جسدی چند کیم جوی دماهان ایرو داز ادبیه اونه بنچما و دره تزه نیه دیه سالا و تزه خدیا çok şükür işeriyame yani var اینکه وقت ای سال زده ایشتنه بو اما ای سال hani tişej desteme gayreta ku desteme te em da dixwazin ku em îşê xwe da karê xwe zêde bikin. Desteme çi were se em wî dikin. Başa da Ramazanê da zêdetir xwarin çi tên tercih kirin? Yani millet tê çi distî? Tercih li ser nanê Ramazanê îro li ser zimanê Diyarbekir bi Tirkî dibêjin Ramazan pîdesî. Milletê me tevtên mesela Ramazan pidesî temaşan dikin dibêjin ku ew hebin se em wî dixwazin em fitara xwe pê vekin. Wekî dinê jî mesela nanê somine ye şerabim nanê bi şîr ê çê dibe heye yağlî sütlî börek çeşitê me henin poğaça çeşitê me henin tahinlî henin li vê derê nêzîka pêncî çeşît barvan ê ku tê çêkirin henin. Spasiyet ev ki mahir belê li Diyarbekirê wekî me got dibin tesîra koronayê da îsal meha Ramazanê dest pê kir paşîv jî millet di mala xwe da zêdetir derbas dikin. Ez dixwazim balê bikişînim ser tiştekî piştî ku pandemî dest pê kir bi taybet piştî 4-5 meha em karin bêjin li bajarên Bakur tiştekî ku tê çavdêrîkirin heye ew jî ew e ku welatî di vê pandemiyê da li malên xwe çêkirina nan jî zêdetir nanê xwe li malê çê dikin êdî em bêjin ji firna jî zêde ew nake ew jî biye sebeb ku bazara firna jî piçek qers bibe lê em karin bêjin nan pêwîstiyeke serekiye ango berhemên ar pêwîstiyeke serekî ne di fetarê da û me jî xwest li vê derê em paşîva li Bakur Diyarbekirê vê awayî nîşan bidin ew bêjim gotinê bidime. زۆر سپاس دەکەین سدق ئەرەن لە باکووری تجارە ماڵ پاشی بێ بخۆ لەگەڵمان بوت ئێستا تۆ بۆ خۆت بڕۆ پاشی بورێک چنە بەس مزۆنی چۆرەک چنە
تەواو بۆرەك ئەوەی کە نەرمە ناوەکی مامۆستا دیارەش بلی باگەوازی مامۆستا دیارە لە خواردن باش دەزانێت. چۆرەك ئەوەی ڕقەها بە چایەوە ئەخورێ ئەوەیە بۆرەک ئەوەیە کە نا ئەوەیە کە ئەوەی پەنیری نەرم و تایە و ئەوانە بۆرەکە ئەیتر ئاوها ئەو بابەتانی مامۆستا بژم جارەکە دیام دێ سەرخۆر ناوە مامۆستا ئەس دیسا بچمە سەری بابەتی ئافۆسەوە دوو کەسن گەنجن کوڕی ئەنیەتەوە وەیەکێک و کچێ بینێت یعنی وەک حەلال پشتینگی کەفنەت ڕەمەزانێدا هێشتا نەگوتیە ماڵاخ و هێشتا نەخواستیە یعنی شەرعەن نەخواستیە نە المەحکەمێ نەژی دەف مامۆستایانی نامە بۆ یەک و دوو فڕێت کرد ڕەمەزانێ چاوانی باشی بێ عاشقاتی و بێ خۆشتەویا من هەستە نوێژەکەت بکە و نوێژەکەت کردەوە یان ئەو ڕۆژیاوی کاریگەری سەرد هەبت خێراوێکیم بت یانژی ئاساییە خی گەورە زۆر بە ڕەحمە لەوەی کە چییە تۆ هەر خێریە بکەی فەمە یعمل مثقال ذرة خيرا يرى هەموو خێرێکت بۆ ئەنووسێ ڕۆژ و گرتنت نوێژت تاعەتت ذکرت یعنی بۆ نمونە یعنی ئەگەر پارچەیە دار هەڵگریە سەر و ئەرزە لە بەرەوەی شوێنی نییە بیخەوتوی جوخی خوا خێرت بۆ ئەنووسێ فەمە یعمل مثقال ذرة خيرا يرى يعني چاکەیەک بۆت ئەنووسێ بەڵام لەگەڵ ئەوەشە فەمە یعمل مثقال ذرة شرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى شەڕەکەش هەر ئەنووسێ یعنی تۆ بڵێ ئەمە ئەوە لەبەرەوەی کابرا نوێژەکە ئەمە ئەکا و نوێژەکەی بەتاڵە بێتەوە بەتاڵ نابێتەوە ڕۆژ و گرتن شتێکە یعنی ئەوە عیبادەتێکە ئەیکەی بەڵام ئەگەر گەیشتە سەر بابەتی مەسائلی دوو دەڕووی جەنابتان مەسائلی جنسی ڕۆژ و بەتاڵە کاتەوە بەڵام ئەوەش هەر گوناحێکە لە گوناحەکان ئەو قسەکردنە یعنی تۆ چۆن لە دەرەوەی ڕەمەزان گوناحەت کرد لەوێش لەناو ڕەمەزانە گوناحە بێ بەڵام ئاگامان لێبێ لە ناو ڕەمەزانە چونکە خی گەورەیەکە لە ڕەمەزان شاری حرامی پێوترێ یعنی پیرۆزڕاگرتنی ئەو مانگە فەرقی لەگەڵ مانگەکانی تر بە حکمیەوەی ئەو کەسە بە ڕۆژووە یعنی ئەبێ وەگوتم جایت باسمان کرد هەموو ئەعزای گیانی بە ڕۆژوو بێ بەڵام فەرقەکە لەگەڵەوەی کە تۆ دوو قسە بکات وەگەڵی هەستە نوێژەکەت کە تۆ باست کردیان مەسەرەن چۆنی باشی یعنی دوو قسەیەکی ئەتیادی ئەو قسەی ئەتیادیە تەنها یعنی بۆکو کەلیماتەکان گوناحیتیانێ کەلیماتی جنسیتیانە فەرقی هەیە لەگەڵەوەی کە کەلیماتەکان جنسی بەیان خراپ بێخوا نەخواستە ڕۆژ و بەتاڵەکاتەوە بەڵام لە ئامە حاڵەتەکە ینی لە ناو ڕەمەزانە ئەو قوتسیەتەی ئەو هەیبەتە ئیمانیە ئەو جەوە کەشە ئیمانێ لە ناو ڕوحت نە لە ناو دڵت دروستە بێ بەڕاستی یعنی کورت و کرمانجەیەکی گەلی عاشقۆش یەک و دوو دیرکەبن هەتا هین بنە حەلالێت یەک بۆ کابرا ئەیود مامۆستا گۆشتی بەراز دەفرۆشم بە حەڵالی ئەیفرۆشمێ سەریە بڕین ئەمەش ئەگەر تۆ ناوێنی دڵدارێکی حەڵال لە ڕەمەزان شتیوانیە یعنی هەر بۆ خۆی حاڵەتەکە حرامە چ لە دەرەوەی ڕەمەزان بێت چ لە ناوەی ڕەمەزان بێ بابەتەکە هەمان شتە هیچ فەرقی نییە بەس خوا بە عەزەمەتی خۆی ئەوەندە گەورەیە خێر و چاکەکانی لە ڕەمەزانە مزاعف ئەکا ینی یەک بە دە و یەک بە 600 وەرەگرێ بەس گوناح یەک بە یەک وەرەگرێ مامۆستا خۆی شتێک نییە بە ناوی حیلەی شەرعی بەس نازانم ژوان بۆ بە دوای شتێک ئاگەڕێک و حیلەیەکی شەرعی ڕێگەی پێ بدات شیوان هینی ئەوەی دەرچووە ئەوەی لە فلتەر دەرچووە زۆر باشە باسی فلتەرمان کرد با بزانین ئێمە چۆن بتوانین لە فلتەری ئەم سۆشیال میدیا لەم مانگە مبارەکە دەربچین بۆ ئەوەی کە هەر ئاها میوان دای من زۆر هەستەکەی چونکە خۆشەویستە زۆر زوو دێت و ئەڕوات مانگی ڕەمەزانیش میوانمانە وا چۆن بتوانین ئەم مانگی ڕەمەزان لەم ئەفیونە کە سۆشیال میدیایە و ئیدمانمان پێ کردووە نەجاتمان بێت لی هەریش نەبێت لەم مانگە بتوانین سوود جوانە ئەوە بەرنامەدانان ئەبێ بە بەرنامە و بە بڕیار ئەبێ بەرنمەیەک بۆ خۆت دانی لە ڕووی عیبادەتەوە طبعا باشترین شت ئەوەیە کە ئینسان فکری مەشغوڵی بە قورئان خوێندنەوە لەبەرەوەی لەم مانگەیە قورئان دابەزیوە چەندێک خۆت مەشغوڵکەی لە باتی جوزئێک دوو جوزء بخوێنە یعنی ئەتوانی بەردەوام ئەوە بخوێنی ئەگەر تا ئێساکە بە تەفسیر نەتوانێت بە تەفسیر بخوێن قورئان یەکێکە لە عیلاجە گەورەکان بۆ ئەو حاڵەتە چەندێک دڵ بدەیتە قورئان چەندێک وەقت بدەیتە قورئان چەندێک لەگەڵ قورئانە مەشغوڵ بی چەندێک جۆی لێ بگری ئەوەندە تۆ ناخت هەست بە پاچی ئەەکەی کە خۆت هەست بە پاچی کرد ئەو حاڵەتە نامێنێت دووەم شت من ئەمڕۆ شتێکم بڵاو کردم 3 سەعات هەیە لە دەستی مەدەن سەعاتێک پێش نوێژی بەیانی خوای گەورە ناوینەوە بالئەسحاری هم یەستەغفیرون والله ئەگەر ینی مژدەی زۆر خۆشی تایە ئەم ڕەمەزانە مثلا یەک لەوانە ئەفەرمی خوای گەورە هەموو شەوێ زیاتر لە 7,000 کەس خۆشە بێ زیاتر لەوەندە کەس ئەفەرمی وەذالکە کول لەیلە لە هەموو شەوێک دە باشە تو هەستە بڵێ خۆم نێکێ لەو کەسانە بم سەعاتێک پێش نوێژی بەیانی
ئەوە هیچ پارچێوێکی کەم ئەەکەی لەو سەعاتەیە لای کەم 12 کات نوێژ بکە لە جاتی ئەوە یەک جار سبحانە ڕەبی الأعلا بڵێ دەجار بیرێ بمێنەوە ئەو قورئانە بگرە دەستەوە ئەو مۆبایلی کە ناومانە سوشیال میدیا لە ناو نوێژەکە ئەتوانی ئەوە بگریدی دەستەوە یەک دەست ڕابگری و بۆ خۆت لاپەڕەی قورئان بخوێنی وەرە دووەم بخوێنە طبیعیە تر نوێژێ بەڵێ بەڵێ هیچ مشکلیتیانە تۆ ناتوانانی تۆ هەیە قوڵوەڵا ئەزانێت لەبەر ئەوەی لەبەرە بەڵام ئەتوانی یەک جزء لە ناو نوێژەکە بۆ خۆت بخوێنی مانەوەی خۆت بە تەنیا یعنی ئێستاکە بۆ یەک ئێستا کە باسی سوشیال میدیا لەبەر سوشیال میدیا خەڵوەی خراپی تایە وەنیە لەبەرەوەی تەنیایی خراپی تایە لەگەڵ شەیتان و ئەوانەی کە ئەیبینن یعنی ڕۆژە شتێکم بینی یەک لەو ئافرەتانی کە لە سوشیال میدیا ئەڵێ من و شەیتان پێکەوەین نەفەرەکەی ترمان نقصانە بینی تەلەوانێ ئێستاکە وای لێ هاتووە بەڵام ئەگە تۆ خەڵوت کرد لەگەڵ ئەو مۆبایلی خۆت ئەتوانی لە ناو نوێژا بمێنە ئەچتە سەر جێگا ئەو سەعاتی کە باسم کرد پێشی مەلا بانگدان بمێنەوە بە تەنیا لە غورفەی خۆت خەریک قورئان خوێندن پاڕانەوە بە سەعاتی دووەم کە لە دوای نوێژی بەیانی طبعاً هیچ لەزەتێک ناکرێ بەقەت ئەو لەزەتە نیە مستحیلە لە دوای نوێژی بەیانی بمێنیتەوە قورئان بخوێنی تا ڕۆژهەڵاتن دوعا و پاڕانەوە تەسبیحات بکەیت سەعاتی سێەم پێش نوێژی مەغریبە ئەو کاتانی کە تۆ لە بەیانیەوە تا ئێوارە هیلاک بوویتە تااقەتی قسەکردنت نەماوە لەگەڵ خوایە قسە ئەەکەی ماندوو ئەوی ئەبم بەم سێ سەعاتە ئەتوانی ئەم گەنجە کۆنتترۆلی خۆی بکات تا حەدێک زۆر ئاساییە جگە لەوەی ئەگەر تۆ لە ڕۆژی غەیری ڕەمەزانە نەسیحەتێکت بڵاو کردوتەوە یەک ئەجرت دەستکەوتووە ڕێگەیەکی خێرت نیشانی کەسێک داوە ئێستاکە لە ناو ڕەمەزانە کە نەسیحەتی یەکێکەکەی بەم سوشیال میدیای خۆت بەو ئەنستیگرام و مۆبایلی خۆت کارێکی زۆر گەورەت کردووە ینی خێرەکە مزاعف ئەبێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەو پرسیاری جەنابەت ئەوەیە لەم ڕەمەزانە بۆ ئەوەی نەکەونە ئەفیونی ئەم بابەتەوە ئەگەر من خولیای عیبادەتیم بۆ دروست بوو چێژی ئیمانم بۆ دروست بوو لەزەتم لە سەجدە و ڕکوع و دوعا و پاڕانەوەی خۆم کرد لە ماوەی ئەمسی ڕۆژەیە فقط ئەمسی ڕۆژە هەوڵ بدەین لە گوناح بە دووربینەوە لە ماوەی ئەمسی ڕۆژەیە واللهی چێژی ئیمان و نوری ئیمان ئەم دڵی داگیر کرد ئیتر تۆ خۆت بێزدەوە ئەبێتەوە گوناحەکە بکەیت بڵێ هەتا زانستە دەرونیەکانە لە 21 ڕۆژ تێپەڕێنە لە ڕاهاتن بە شتێک ڕادەی لەسەر ئەوجا ڕاهاتنیی هیننا ینی تەقلیدینە ئێستاەوەی مشکلی ئێمەیە بۆیە عیبادەتەکان تەسیرمان لێ ناکات بۆیە سێرەکەی کچێک بە ڕۆژووە ئەم ڕەمەزانە لە دوای ڕەمەزانیش هەر دێتەوە سەر حاڵەتی جلوبەرگەکەی جانیان گەنجێک واز لە مزگەوت و نوێژ و ئەو بابەتانین بۆ لەبەرەوەی عیبادەتێکی تەقلیدیەکە ئەو عیبادەتە تەقلیدیە نایگۆڕێ بەڵام عیبادەتێک لێرەوە ئەگۆرە تەقوا چونکە پێغەمبەری خوا صلی التەقوا هاهونە لێرەوە ئەگۆردرێ لێرەوە گۆڕا و بڕیاریدا چاکە بێت بژم هەندی ینی مامۆستاوەک سوحبەت ئەزم هەندی مرۆڤ مۆبایلەکە گەندە ڕۆکت باشترە باوەڕ کە بە مۆبایل نییە بە ئێرەیە بە ئێرێ بەم دوانێ دمای پرسیار وەختێ مەگەلەکەی ئەتۆری کابرای چ گونەهانە کە ئەخفتێت خەلەت ژینە کرد بەس نوێژانی ڤرۆت کرد پۆ بجێت کرد نوێژای وەرێت کرد پشتینگێت چتە سەر پلەیستێشنێ نوێژە مەغرب کرد پشتینگە ئەتۆریت کرد ڕۆژیا و هۆسا قەبیلە یان ژینە قبوڵە بۆ گوتم یانی چونکە خوای گەورە ڕۆژۆکە قبوڵەکات و عیبادەت هەر لێ قبوڵەکە هەر لێت قبوڵەکە ئەگەر هەر ئیلا بۆ ئەوی نەکەی قبولی ناکە بۆت کوڕە قبولێکە بەڵام لە وەقت کوشتنەکەی خێری دەست ناکەوێت زیکری دەست ناکەوێت یعنی تۆ بۆ نمونە سەعاتێکی ڕێک کاکشیبان خەریکی ئەتاری و مۆبایل بی لە ماوەی ئەو سەعاتە ئەگەر پڕ بەدڵ دەجار بڵێ ئەستەغفر الله دەجار بڵێ ئەستەغفر الله تەوەقوعەکی خوا ئەگەر لێت خۆش بژیانت چەنە گۆڕێ تۆ ئەگەر لە مۆبایلەکە قەیچێکە جار بڵێ خوایە هەر ئەستەغفر الله لا إله إلا الله سبحان الله دوعاە بکە بالفعل يعني لەوەیە گوناحبارە بێ لە وەختەکەیە بەڵام فەرقیە لەگەڵ ئەوەی کە کابرا نەزەر بکا و گوناحی تێ بکات لەگەڵ ئەو کەسەیە فەرقی خودشتە ڕازی بێت مامۆستا حەز کرد زیاتر مە بەحسە بابەتی تەکنۆلۆژیا حتى الصبي مرو بحث خلاص ما بدخلش راس بوم صحاجي كورونا دوباره رمضان ديتان بيروز هم بچینە تایبەتیژی دوو هەفکارên مێن هەین تایبەتیژ هەمش دهوکێژی و هەمش سلێمانیێژی سلێمانیە هەفکارێمە ئارام بەختیار پایکە ڕاستە خودت گەلمەدا بەش دهوکێژی هەفکارێمە مەسعود محەممەد ئەس دەستپێکی ئەس بەرەف دووکی بچن نەشارچاتیە بەس هەمە ئەو نزیکترە دیارە ئەس بەرەف هەفکارێمە مەسعود محەممەدی بچن مەسعود هەفدەمیا باش ڕەمەزانەوە پیرۆز پاشیف خێر و بەرەکەت و سەحەت بزانین کالدوویکێت تو بەرەفتیڤە چوە بازار ئەڤروکێ چابی پاشیف خوارن تایبەتی ژیل دووکی هێدی خەڵک بەرەف دەرڤە چوە یانژی حەستکن ماڵێت خۆدا پاشی بێ بخۆم هەمش بەر کۆرۆنایە هەمژی ماڵ خوارن خۆشترە بله
ڕەمەزانەوەژی پیرۆز بیتن ڕۆژێکە باش بوو دەرباز بوو بازار ئەس بارکەم ئێواری با قەرەباڵێکە باش بازاری بە هەبوو شەوێژ ینی هەتاکو دەمژمێر دوازە ئەسناف سنتەرە باژارە دووکەدا بووم ئەنی خەلک هاتن و چوونەکە ئاسایی هەبوو بەس نەپیشێوەی ئەدی ڕۆژانێن دەستپێکە دەبتەبەتی 10 ڕۆژێن ئەیکیان مەها ڕەمەزانە پیرۆزدا ئەو قەرەباڵێکە زەدە سەر بازارە دووکە پەیدا نابێتن بەس ژدەهێوێ ئەدی هەمید جهو دوکان و مارکێت و فروشگە هەمید بەکرینە الڤێرێ تایبەتی بۆ خواردنا پاشیوێ خەڵک قەستا ڕێستۆرانتات کەتن بەشێکی باش ڕێستۆرانتن ناف سنتەرە دووکە دادڤەکرینە بەشێک وڵاتیان هاتینە vêrê xwarina paşî ve kal gelin şwana bağım. Seyda ebrikeva qesta xwaringehekê kirî bi xwarina paşî ve. Bele mal xweştire paşî yan gel hevala ji derve. Helbet heyva Ramazanê heyveka xweş ya pîroz e. Teva xelkî jî pîroz dikin û her musulmanekî. Belê gel mal jî ya xweş e. Bes çi nebîtin mirov pişekî şwa jî derkevîtin. چه تو گل حوالا دارن یا خارو بشه صحبت جدی که تو دشه پتر خارنه جی خود و مرو ویژی سوکتر خوش درجه خاص جای که ثابت خارنه کاب چه که اینجا را دارن دست سوکتر بو مرو گنجی هر نانا ویتن حتی کو بیتاخت پاشی ولی دمجی در باز ویتن اكيد همش بريدش رمضان افصلا افروجك در باز بو افروجا هني چه در باز ویتن والله باش بو الحمد لله با رمضان افصلا ده فرق بیش رمضان دی چونکو اول 2 سال هم جو کرونا ایدا و دوی فتره دا کو گل جهاد نگرتن کو پشتیاد نفکرن ما حس کرد امش در و پاشیوا خوب خوند گل حوالا بچک جو کی دی بیت باشه تو حتی چند ماه خویس بده زیگاش خورا بیان زیرای زیراد بمنا والله زیراد بمنا چند زی از ساعت 10 خورا بم ده زیه بود اما حفلی داش خورا تو زیرای کی برا کارکت کی بله کارو رمضان چاق پیک و در باز بود خدا الحمدلله تراده کی باشه با فرق تو کار کی بکی تو باطال بی کود کاری دا پتر تو زحمت بی روزاتا زحمت در باز دید باشه سپاس بتا عافیت بید سپاس با زگال خدا نه ویری باهم فرمو ویری خلک دو که حش خارن کرد هبتی بو پاشی با گل خیراتن خلک دو که تش پاشی به دیاره مثلا چت نانی نه نسبت گل کی می خارد مازن داخواست کن دفمه و چند ساله که ما پاشی در خسینه خلکش مالتت اگه افشه بعد بینش پاشی با دویه ده کود دو ماهی که بهت رمضان گلک بیت خبساته بس خارد گران من دیدیم تا چه گرن هم برنج کباب یعنی خارد گران خلک پاشی با خودن رستوران دام هر می کسی نبره اون که کسکات بود من پاشی نبودش بوم ندانه تشدی بوم بینه مثلا کسی تگوده تشدی وکی کباب بود کباب شب سوی او دخازی هبون یا ما رستوران تا همیش دفمه بیت هبن گلم خیر بیان بلش من اول روزا دوه یعنی من روزک ماه رمضان در باز بله و پاشی و دوه اجبارش یعنی گنج پتر قصه خارنگه هات کن هم دمی خوش در باز کن چون حتی بانگس پیدا جینانه من توی باتی اون بیکار اون وقتی منو هوا رنج برجی دزی که قصه مالا خو کن دزی که بنویم بروزا دوه بله زور سپاس دکین مسعود لعده که لگل ما بود سپیکا همان رو دکینه سلیمانی بوی که بزنی لسلیمانی لشوی دوهمی پاشیف بە چ شێوەیەکە شەوی پێشتر و شەوی یەکەم هاوژین لەگەڵمان بوو لە بەردەمی مزگەوتی گەورە بابزانین ئارام ئێستا تۆ لەکوێیت و شەوی دووهەمی پاشیف لە مانگی ڕەمەزان چۆن بەڕێوەچێت لە سلێمانی بەڵێ سۆڤان سلااوان لێبێ سلااو لە تۆ ژوان شەوی دووەمی پاشیف لە سلێمانی ینی بە شێوەیەک بەڕێوە دەچێت کە ینی جیاوازترە لە 15 شەوی کۆتا ینی 15 شەوی سەرەتای ڕەمەزان لە سلێمانی زۆربەی هاوڵاتیان لە ماڵەوە خەریکی پاشێوکردنن بەڵام کەمێک پێش ئێستا ینی نزیکەی کاتژمێرێک پێش ئێستا لێرە لە ساوەڵەکە هاوڵاتێکی زۆر هاتبوونە ئێرە خواردنیان دەخوارد کاتێکی خۆشیان بەسەر دەبرد ینی تا نزیکی پارچە و ئیتر هێدیەدی وەکو لە پشتی میشەوە دیار بێت تەواو چۆڵ بووە و هاوڵاتیان ڕۆشنەتە ماڵەوە ینی هۆکاری یەکەمیەوەیە کە هێشتا پلەکانی گەرما ساردە بەڕاستی لە سلێمانی ینی ئێستا زۆر ساردەکە من لە سەوڵەکە قسەتان لەگەڵەکەم و هۆکارێکی دیکەشەوەیە ینی ڕێنمایی زۆر دابش کرابوو ینی بڵاو کرابووەوە لەوەی کە هاوڵاتیان دەبێت پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان هەوڵ بن تا پیان نەکرێت قەرەباڵخی دروست نەکەن بە تایبەتی لە شوێنە گشتیەکان و لەو شوێنانی کە بە شەوان لە تا درەنگانێکی شەو لە ڕەمەزانان
کراوە دەبێت لە ساوڵەکەەوە لە پێش مزگەوتی گەوری شاری سلێمانیش بە هەمان شێوە ینی ساڵانی ڕابردوو قەرەباڵخی پێوە دەبینرا و بۆ پێی کە ڕەمەزان دە ڕۆژێک هاچووەتە پێش پلەکانی گەرما هێشتا ساردا ئەنی هاوڵاتیان زۆر نامێنەوە لە دەرەوە و نریتیشە لە سلێمانی لە دوای 15 ڕەمەزان بەدواوە زیاتر هاوڵاتیان لە دەرەوە پارچە بکەن و خواردنە تایبەتەکان لە سلێمانی تاقی بکەنەوە لە شەوانی ڕەمەزان. دەستەکانت خۆش بێ ئارام زۆر سپاس دەکەین باسیشت کرد کە ساردا لەوە زیاتر ڕات ناگرین با سەرمات نەبێ بڕۆ تۆش پارشیپێکی خۆش بکە و لەگەڵەشە دوعات لەبیر نەچێت و عاشمان بۆ بکەن. مشكلة هر شاف ما بوشي ويا كذا جورج أخو دعوته معزومة ونكين أبد أمريكين أفكار جد خورنو وخورنو بس هذا مدير فيري بي تازه ناتوانين أنا بوعد ورقرين أجينا هي شيتر بس تواني من دعوتك لا تتشي من دعوتك هو بس ما كيف هاي ومالك مرتبتي وهي بتروجك ما دعوتك بس نبوشي في التواريخ إن شاء الله إن شاء الله إن شاء الله إن شاء الله إنه كم دي درباسي تواري دويبي تواري دويجي ما فيها جداش شوا درباز بیکو سرودن آینی و دفل دان و دنگن خوش هبین ابروان بحثی تندرستی خوب کن تایبتی جل سردما ویروس کرونا خود حس کرد افشواجی دکتر عمر سورچی دی مهوان ما بتنا و استودیو دا پزشکی پسپور نخوشین هنا و دکتر تو گله گله بخیراتی رمضان و پیروز بد پیروز بای رمضان لی وش بدهم کردستان دکم ان شاء الله بخوشی و سلامتی بخیر هاتی دکتر یکم بالو سرتا دست بکم ئەم پاندمیەکە بڵاو بۆەوە یەکەم ساڵمان زۆر خەڵک باوەڕی وا بوو کە نابێ بە ڕۆژوو بێت چونکە بەرگری لەش دابەزێت و ئەم نەخۆشیەش پێویستی بۆیە کە بەرگریەکی باش و بەهێزت هەبێ ئەم ساڵ تەجروبەکان زیاتر شتی دەرخست چی دەڵێ ئەم ساڵ طبعا شتەکان نوێ نینە کۆنی شەروا ببراو کە چەندەها ساڵە ئەو دیراساتانی کرایە کە بە ڕۆژوو بوون ینی برسید بی مناعە ئەکتیفتر دەبێت چالاکتر دەبیت کە دەڵێن مەناعەیە بەرگری لەش کۆندامەکەیە منزومەکەی ناو جسمی ئینسان کە ڕەنگە وەکو کۆندامی هەرس نایبینین وە کۆندامی دڵ نایبینین کۆندامێکە ئەوەندە ئالۆزە شەبەکەیەکە لە هەموو لەش بڵاو بوویتەوە چەند کەسە کەم بخواتن برسی بیتن بەڵام لەگەڵەوەش چالاک بی وەرزش بکات بجوولێتەوە ئەو کۆندامی بەرگریە چست و چالاکتر دەبیتن زۆربەی دراستەکان کرد لە وڵاتانی ڕۆژئاوا دەردەچیتن هەمووی ئەو دەسەلمێنن کە بە ڕۆژوو بوون کۆندامی بەرگری لەش زیاد دەکاتن بەو فکرێ نییە خواردن زۆر بخۆ مەناعەت زیاد دەبیت نە خواردن بخۆ بەڵام خواردنەکی هاوسەنگ هەمە جۆر بەڵام کەم بیتن نەیری کەشی لەش زیاد بیت و برسیش وەرزش بکەی برسیت بی وەرزشی بکەی مەناعەکەت زۆر بەخۆت دەبی جە مەناعەتیە ڕەنگە خەڵک پرسێ مەناعەتیە مەناعی لەشی مرۆڤ چۆن بۆ نمونە برین ئێستا برن بەرگری کوردستان پێشگەم پێشمەرگەمان هەیە ئاسایشمان هێوانە مەناعەش دوو بەشی ڕئیسی هەیە ئەوەی کە خانەکان دێکن ئەوەی دژەتەنەکان دێکن اینجا ئەوە کە بێک برسی دەبی هەمووی ئەکتیف دەبیتن هەمووی هار دەبی ئیشی خۆی زیاتر دەکاتن کەواتە ئەو بیرۆکەیە ڕاز نییە ئەتو زۆر بخۆ مەناعەت باش دێ بەڵام خواردنی تەندروست بخۆ لەگەڵ ئەوەشە وەرزش بکە چەندی برسیت بی وەرزش بکەی خواردنی تەندروست بخۆی ئەوە مەناعەکەت زیاتر دەبێت مانجی ڕەمەزان سوود یەکجار زۆرە بۆی بەرگریشمان زیاد بیتن زیاتر بەرامبەر کۆڕۆنا بەهێزتر دەبیت زۆر باشە باسی هێزمان کرد واتە ئێستا لە هەر وڵاتێک دەبینی هێزی سەربازی دێتە ناو شەقامەکان ترس لێنیشێ تەنها هێزێکە ترسمان لێ نانیشێت ئەو هێزە بەرگریەکە لە لەشمان لە دوای هەر نەخۆشیە فلاوەنزایە هەر شتێک بێت ئەو هێزە دابەزێت چۆنەڵ بۆ ناو شەقامەکانی لەشمان ئێمە چی بکەین کە بەردەوام ئەو هێزە بتوانێت چالاک بێت و بەرگریەکەی خۆی بە باشی ئەنجامدات ئەو خواردنە باشانە چین کاتوانی بخۆن بەتایبەت ئەو کەسانی کە ڤاکسینیشیان بەکارهێناوە بۆ ڤایرۆسی زاری بە دەست لە ڤاکسینەکە نەبێت هەر ئەو نقطەی بەعام چۆن مەناعەمان زیاد بکەین مەناعە زۆر بەشتی سادە زیاد دەبیتن قەت بەوەی نیە خواردنی زۆر بخۆی و خواردنی چۆری خۆز دانیشی و حرەکە نەکەی یەکەم خۆت خەریکەی بە وەرزش ئەو بە ناوی لێن خائی یەکەم ئەوەی بە خا دەست پێ دەکات خەریکردن بە وەرزش وەرزش سووری خوێن چالاک دەکاتن خوێنیش چی هەڵگری ئۆکسجین و خۆراکە بۆ هەندە هەموو ئەندامەکانی لەش بە تایبەتی کۆئەندامەکانی بەرگری ئەویش برێتێ لە موخی ئێسک جگەر غدە لیمفاویەکان سپڵ ئەوانە هەمووی تاوانخانەی بەرگری هەموو شوێنە خوێن زیاتر بۆ دەچیتن
چالاکتر دەبیت بە وەرزش. دووەم خواردنی تەندروست. اینجا ڕەنگە خواردنی تەندروست ئەو قسەی زۆر هەرگیتر کورتی دەکەینەوە سەوزە میوە لە هەمووی مهمترە کە لە دەرەجەیەک دێتن ئەنجە دوای پرۆتین و کاربیدرات و ئاو و کانزاکان دێت کە زۆریش کەم ئەخورێن سەوزە و میوە زیاتر دەبێت ڕوو لە سەوزە و میوە بکەین سەوزەی میوەی نوێ پێی دەڵێن فرەش فروتس ئەند ڤێجیتەبڵز ئەوانە کانزای تێدایە ڤیتامینی تێدایە کە زۆر پێویستە لە بۆ چالاکردنی بەرگری لەش. سێم هەمووی حرفی خەتە لە بیر هەمووی حرفی خەکەیت کە خەوی باش پێویستە بەلای کەمی هەموو کەسێک 8 ساعتی خۆی بنویتن. یعنی ئەگەر بۆ نمونە 24 ساعت تەقسیم بکەین 3 کاکە 1 لە بۆ خەو بیتن 16 ساعتەکەیت کەش بۆ دانیشتن بۆ کارکردن بیت 8 ساعتی سەرێک خەو شەوێ ئۆنژی جدۆ لە 24 ساعت 8 ساعت بی شەر نییە لە سەیەک بیت دەتوانانی شەو 6 ساعت بی بە ڕۆژ 2 ساعت بی واکەدا میم 8 ساعتەکە تەواوکەی کە چاودا دەخرێتن زۆر مهمە ئێستا بەداخۆیمە لە کوردستان بە تایبەتی لە مەڕەنجی ڕەمەزان بە شەو هەر نووسن نییە وە هەتا پاشیوی دەخرێ نوێژەکە دەکرێت ئەو خەڵک دەنوی قەیدی ئەو ڕەمەزانەکە خۆ پێشترە شەربا بوو ئێستا مشتەمەعی کوردی وای لە هاتیە بە شەو نانوێتن بە ڕۆژ دەنوی خصوصن ئەوانەی کە بێکارن بەڵام لە زوو ڕووی زانستیەوە سەلمێنراوە کە چاو دەبی داخراو بیتن لە دەی شەو هەتا بەکار کەمیش دەبی تا 6 ئەتا چاری بەیانی دەکە 6 ساعت لەبەر چێ ئەو تیشکێکە لە چاوی مرۆڤ دەستەمەکە بە خەبەرین دانیشتینە چەندەها گۆڕانکاری دەکاتن لە ئیفرازاتی ناو سیستەمی هۆرمۆناتی لەش قیادەی هۆرمۆناتی لەش لە چێن دەرێت ناو مێشکە پێدر هایپۆثەلەمەس لەمە دەرش پیتوتەری ئەو ئەوانە ئیفرازاتیان هەیە یعنی هۆرمۆنات دەڕژێنە سەر هەموو لەش کۆنتترۆلی هەموو لەش بەوانە دەکرێتن یعنی برێ هەموو کۆنتترۆلەکە ئەو هۆرمۆناتانە دەکات بۆ ئەو سیستەمە چالاک بیتن پێویستە بەنووسن هەیە ناتوانانی بەردەوام کار بکاتن کە تیشێک دەستە ناوی ئەوانە سیستەمەکە دەگۆڕێ بەرگری دەگۆڕێ خەو دەگۆڕێ مەنەعەدا دەبزیتن لەبەرەوە تێک دەچیت ئەوە سێ خۆیت گرنگ بێتە بەش بیرۆمانە بەێ دکتۆر خایتمان مابوو بەڵێ خایتریش هەیە خۆیتماینە ئەمە دۆ خلۆسکین خۆ پشتینگەدا باو خانە بزانین خەکانیت کەش بریتێ لە یەکەم تامە خوا ینی جسمی ئینسانی مەقسەدم چییە لێرە جەنەتیکس ینی خوای تەعالە بەشەری دروست کردیە هەر یەکە و بەناوعک یعنی ئەو بەرگری من هەمە لەگەر ئەو بەرگری تۆ کە بە نەیتف ئیمینیتی یعنی ناچۆرال طبیعی ئیمینیتیش کە مکتەسەبە یعنی تۆ بنمونە ڤاکسین وەردەگری ئیمینیتێک دروست مەناعەت دروست دەبی ئەو مکتەسەبە ئەو مەناعەتەی خۆی خوا دایتێت و بریتێ لە خۆڕۆکە سوورە سپیەکان ئەویش 5 زۆری هەیە بە تایبەتی خانەی لیمفۆسایتیش تیوبی هەیە هەروەها فەرقی هەیە بۆ نمونە هەیە زگماک خانەکانی سیستن کار ناکەن یان دژەتەنەکانی کار ناکەن یان کۆمپلیمنتەکانی کار ناکەن یان نوخا عەظمی کار ناکاتن یان سپڵی کار ناکە کەواتە ئەوەی کەدەنی خوا لەسە دەستەویە جەنێتیکە ینی وراثە زگماچی ئەو کەسە لە سیستەمی بەرگری دەگۆڕێتن لە شخصێک لە بۆ شخص زۆر جار هەیە هەر لە دەجیداچی بووە مەناعی کەمە ڕەنگە چەند ساڵێک ناتوانانی بژیتون ینی هەرچەنە خەوی باش بە خواردنی باش جێنێتێک دەوری خۆی زۆر دەبییت کەواتە هۆکاری تەقسیم دەکەین ژینگەیی ئەوانی کە خواردن و وەرزش و خۆراک و خەوتن و هۆکاری وراثی بۆ ماوەی ئەوەش هۆکارێکی گرنگە بۆی کۆنتترۆلی منعمە بکات دکتۆر دەستتر بینە نەف هەی بە ڕەمەزانە پیرۆزدا و ڕۆپڕبوونا کۆڕۆنایە سەری منێت تێشت کەدا بچم فەحسەکێ بکەم خودێنەکەت کۆڕۆنۆن کەدا بچم خینێ بکێشم کەدا بچم ڤاکسینی وەرگرم ئەس بارکەم وە جورعەکە ڤاکسینی وەرگرتمانە دکتۆر الحەمدولیلا جورعات بێکەنگی مەوعدەتێ پاش 3 هەفتە دێشڵا وێژی سڵامەتی وەرگری دکتۆر تایبەتیژیان پێی وەگرێدین ڕۆژیش کاندن یعنی ڕۆژیت کەوت ئەگەر کابرای نساخە بچێت خینێ بکێشت بۆ فەحسا کۆڕۆنای تایبەتیژیت ویدەمیدا یانژی کاریگەری سەر نین بەڕاستی ئەو بابەتانێک کە پەیوەندیان بە تەندروستی و بەلەشی مرۆڤەیە کە بە ڕۆژی بشتێنن خین وەرگتن ناشتێنیت
دەرزیەک بۆ عیلاج بیتن بۆ مغەذی نەبی بۆ قووەت ئەی ڤاکسین ڤاکسین ناشتێنیت ناشتێنی و فاسکردنی بۆ منەت بزانی فاسی ئێستا خەڵک بە ڕۆژی دەبوو عسرەکەی دەستە مختبەری بزانام چاوریەکەم چۆنە شەکرەکەم چۆنە خوێن وەگرتن ناشتێنیتنەوە دەرزی ئیلتیهابات ناشتێنیتن بەڵام مغەذی بیتن دەرزیەکە مقاوی بیتن ئەو تەوان B12 بوو جەماعەتەکەی هەر شتێک مقاوی مغەذی بیتن ئەو بە جۆرەی ئەو ئاخر ڤیددیۆیەکە ئەوە ئیشی منی ڕەنگە هەندێک جار ئیشی پەیوەندی بازانانی ئاینی هەیە ئەوانەی کە تەسریحاتەکانیان دەزانانی ئانی ئەبەو شێوەیە دکتۆر تەپۆ لەمی شەروایە ئەس باردکەم ڤاکسینێ ئەسترازنیکۆ وەرگرت بتنە ڤایزەر باش فایزەر نییە جداهی وانە تایبەتیژی gelek خەلک نەڕازیت بژن وڵی ئەم هەکە فایزەر نەبێت ئەم وەرناگرین ئیلە دەوێت ئەسترا یعنی ئەسترازیکا بەرناگرین بەوە ئەو دەنگویانی کە دروست بوو چەند حاڵەت هیم خوبەکی پزیشک و تایبەتمەند داکو ئەم زیرەتر پاراستی بین و خەلک زیرەتر ڕووبکتە وەرگرتنەوە ڤاکسینێ جداهیەک ناوبینەوانە دەهەیە یانژی یەکەم شت ینی ڤاکسین شتێکی زۆر کۆنە ینی تاریخیەکە بکڕێت ڕەنگە 500 ساڵ لەوە پێش هەر هەبووە بەڵام بەو شێوە سیستماتیکە نەبوو ئێستا کە بڵێ ناوی ڤاکسین بەستە جاریبیان لەسەر کردێ اینجا ئەو ڤاکسینێکە بۆ کۆڕۆنە دروستکرا تەمە خێرایی تێدا هەبوو بەڵام لەسەر حسابی کوالیتەکەی نەبوو بڵێن ئەو شەریکەیە باشی کرد ئەو کۆمپانیای خراپی کرد ئەو کۆمپانیای باش هەمویان لە ڕووی علمیەوە دەستگاکانی زانستی سەر بە ئەمریکا بۆ نمونە کە CDC FDA دەڵێن هیچ فەرقیان نییە کەس نابی بڵێ ئەوە وەرناگرم ئەو وەردەگرم ئەوە باشە لە هەمووی لە ڕاحی زانستی هەموو وەکویەکە بەڵام بۆ هەموو شتێک بۆ نمونە لەبەر چ خەڵکەکە دەترسێراونێ ڕەنگە بدایەت ئەعلامان دەک شتەکەی گەورە کردەوە ئەوە باشە ئەوە خراپە بەڵام ئەگەر لە ڕووی زۆر بچینشی بکەینەوە خۆی ڤاکسین چییە ڕاهێنانی ئەو بەرگریەیە بەرامبەر بەو میکرۆبە چۆن بۆ نمونە ئەتو بتێ سەربازێک تەدریبی پێ بکەی بەرامبەر لۆی لە جەنگ بە ئازابیتن شەڕکرد بیتن دەبی تەدریبی پێ بکەوە نیە مەشق پێ بکەی مەشقی کۆندامی بەرگریش چییە بەو ڤاکسینەیە دەیدێ ینی بەشێکە لە میکرۆبەکە بۆی لێ ڕابێ شەڕی لەگە بکە ئستعدادی خۆی پەیداکە گە میکرۆبەکە بەڕاستی هات حازروی لێ بدات ئەبەو شێوێ بۆ نمونە مەشقی ماسوولکە چییە بۆی ماسوولکەت بە قووەت بی غاردان ڕازەکردنەوە نیە وەرزش مەشقی ڕاهێنانی مێشک چییە خوێندنەوە بیرکردنەوەیە هەموو ئەندامەکانی لەش پێویستی بە نوێکردنەوە بە مەشقکردن و بە لێ ڕاهێنان هەیە یعنی ئەگەر کەسێک هیچ بیر نەکات و هیچ نەخوێنی ڕەنگە خۆی پێعاالم بیت بەڵام کەسێک کە زۆر دەخوێنێتەوە زۆر دەزانی ئەو دەزانی کە هیچ نازانی مێشتی بیرکردنەوەکەی ئەو دەزانی کە علم چەند زۆرە ماسوولکەیەک ئەگەر سست و زەعیف و لاوازبی چۆن بە قوتی دەکەی دەبی حەڕەکەی پێ بکەیت ئەو کۆ ئەندامی بەرگری لەشیش وەکو وەزارەت دیفاع وەکو ئەو سەربازانەوە دەبینین ئەمە لێ ڕابینین شەڕ بکە بەرامبەر میکرۆب خۆگەر ڤاکسین ئەتۆگەر بەبیرت بێتن چەند ڤاکسین وەگرتێ لە مناڵی تا ئێستا ئەوەی لەسەر شانت بە ئەوەی لێرە ئەوەی قەترەی لە دەوت کرایە تاریخی وانە زۆر کۆنە ینی شتەکە ئەمە ملەتی مەش بەڕاستی کە خەڵک ئەو هافکرد دەکاتەوە معنەوە نی ئەمە بە خراپی باسی خەڵکەکە خراپی بەناوی نە ملەتەکە مەش لەوانەیە واعە زیرەکە دەوێ بزانیت چ باشە چ خراپە ڕۆگەاندنێبینە حق خۆیتی پرسیار بکات حق خۆیتی لێکۆنگی لێ بکات ئەوەش بەڕێی من ینی وشیاری و چالاکی و زیرەکی ئەو ملەتی ڕادەگەیتن دەیەوێت لە هەموو شتەکان بکۆڵتەوە پێویستە بزانیتن بەڵام ئێمە دەبێت کوزانانی پزیشکی ئەوەش واجبی مێ ڤاکسینەکان هەمیان باشن هیچ فەرقیان نییە بەڵام ئایا کێشەکانی لەگەڵ ڤاکسین دروست دەبیتن بەو نوعەیە کە ئەمە جێمان لێ بۆ لە ئەلانگە بکرێت نەخێر بەو نوعینە کێشە لە هەموو ژیاندا هەیە بۆ نمونە ئێستا من هاتم بەو شەوە ڕەنگە ئەگەر سیارەکە لایتەکە یان پەنسەر بە دامی بکرد بە تاکۆ نیە هەموو ئاوەک دەخۆی ڕەنگە پشت ئاوە بستە قڕگت بخنچەی لاوانەیە خەڵەتی یعنی کەواتە هیچ شتێک نییە بێ کێشە ئینجا کێشەی دەرزی لێدانیش هەموو دەرزیەک ناحی پێدەرێن ئەلێرجی ینی حساسیە دروست دەکاتن ئەمە ڕاوانەیە لەو قەنەفەیە حساسیە دروست بکە لەو گۆشەیە لەو ئاوە حساسیە لە هەموو شتێک دروست دەبیتن کە ئەو دەرزەی وەردەگرین لەوانەیە کەسەک بەس
خوانەبی کەس نازانیت چێ بەو ڤاکسینە حساسیت دەگری لەوانەیە تووشی کێشەی ترسناک بیتون بمریتن کەس نازانیت دکتۆر هەروەری نەگری یعنی حەبەتی پارستۆل خەرگوا دەزانانی پارستۆل بوون منە بژانە سەر هیچ مشکلی نییە بەڵام بڕۆ لیفلێتەکەی بخوێنەوە مەشاکل یەکجار زۆر لەوانەیە جگەر بۆستێنی کلێ بۆستێنی زەخت بەرز کاتەوە کە تا پاردایان و زەخت بەرز ناکە ئێستا ئەو پارستۆلش زەخت بەرز دەکاتەوە مەبەستم چییە؟ ئێمە ئەگەر لە هەموو شتەکان ڕووە ترسناکەی وەگرین ڕووە سلبیەکە دەبی هیچ نەکەین دانیشی نەسواری سیارەبی نەسواری تایارەبی ئیش بکەین هیچ نەکەی نەڤاکسین وەگری نەحەب بخۆی تەمانەوە نابیت دکتۆر خۆ ئەشبێت پشت بە ڕێژە ببەسترێت بۆ نمونە ساڵیت ئەڵەی کەسەکە تووشی ئالرژیەکات لە سەتا چەند تا ئێستا تووشی ئالرژی بوونە بۆی کە ئێستا ئەم ترسە دروست بووە بێ پشتیش ئەوش بۆ باسکەم ڕێژەکان داتایەکان چییە؟ بۆ نمونە ئەو داتایە ئەو کەی لەسەر ڤاکسین دەرچووە کە جەڵتەی دەکا و خین دەمەی و ئەوەیە ئەعلام گەورەی کردی و دەتکوژی و کاکە ئەگەر وەرە ئەوەی تووشی کۆڕۆنا دەبی وەریگرە طبعا کۆڕۆنا ئێستا گەیشتە چەند میلیۆن تقریبا نزیکەی 2 میلیۆنی تێپەڕا تقریبا نزیک 2 میلیۆنی زۆری بە چ دەمرن بە خوێنمەینەکەیە زۆربەی زۆری و هەر نەتیشیان لەبەرەوەی خانەی بەرگیدرەشیان لە باتی لە ڤایرۆس بدە لە خۆی داتەوە پێدەم سایتۆکانی ستۆرم سندرۆم ئینجا نسبەتی خوێنمەین دەزانین چەندە لە توشبوون بە کۆڕۆنەکە نزیکەی لە 16 تا 125 یان لە 100 کەسی نزیکەی 16 تا 25 کەس خوێنمەینیان دەبیتن لە ڤاکسینەکە وەگرە لە 1 میلیۆنی 4 کەس تووشی جەڵتەی دەبیت 1 میلیۆن 4 کەس لەوێ لە کۆڕنەکە خۆی لە 100 کەس 25 کەس یعنی ئەگەر ڤاکسینەکە وەگری قازان زیاترە یان کۆڕۆنەکەی طبیعی توشت بەبێ برێوەڵە کاکەم ڤاکسین وەرناگرم فایزەر بچ ئەسترازین برێم وەڵم ڤاکسین وەرناگرم قەیناکە با کۆڕۆنەی بگرم خۆ احتیمالی توشبوون بە جەڵتەکە لە 125 ئەمە تەنها بەس لە ئاسترازینکاکە ئەم بۆ چوونە هەیە و یاخود ئەم ڕێژەیە هەیە لە فایزەرەکەش دەرچوو لە جۆنسن جۆنسنی جستە دەرچوو ئەویان تقریبا 6 لە 6 میلیۆن بووە 6.6 دەکە ینی ڕێژەکە زۆر کەمە بەڵام باوە بکە ئەو زانانی کە لە ڕۆژ ئاوایش دەکرێت ئێمە ڤاکسینێک ئاوە باسانی و بەلاش دێتە بەردەستمان و زانین چەند کاری بۆ کرا چەند مەسرفی لێکرا چەند شەو نخونی بۆ کرا چەند تەکنۆلۆژیای بەکارهێنرا تەکنۆلۆژیایە کە ئێمە تەسەوری ناکەین چۆنە دکتۆر خۆت ڤاکسینەکەت بەکارێنەوە ئەو ئارازانێکە لە دەرەکەوێت چییە؟ هەموو ڤاکسینەک لەوانەیە پاش 12 ساعت تا 24 ساعت تا ئازاری لەش ئەو دروست دەکات بەڵام ئەوە لە یەک ڕۆژ هەتا هەفتێک دەمینێتەوە زۆربەی ڕۆزۆریش 24 ساعتە نامینێت کە ئەوە شتێکی دلیلەکە کە ئەوە بەرگری لەش لەگەر ڤاکسینەکە شەڕی کرد لە ئەنجامی شەڕەکە زۆر شت ڕژاناو خوێنەوە پێدەن سایتۆکانز ئەوجا ئەو سایتۆکانەکە بەرز دەبتەوە ناو ڕێژەی لە خوێن ئەوە سێتۆپی دەرەجەی حرارەی لەش بەرز دەکاتەوە دروستبوونی ماسوولکە دروست دەکات جومگەکان دێشی نانت پێ ناخورێت سەر دێشی دو سێ ڕۆژە ڕەنگە ئەو پڕ دوای خۆی دەڕوات ئەوەش دلیلێکە معنی ڤاکسینەکەت فعال بوو ئیشی کرد ئەگەر نابیتن ئەوش ئەگەر ئەو شتانە ئەگەر نەبوو معنی هەر باشە بشەر نییە ئیلا بەس ئەگەر بووش معنی هەر خراپ نییە زۆر باش بەڵام ئەوەی کە ئەمە لی دەترسین تەنها ئەوەی تەجەڵوتەکەی کە بە عەرەبی خوێنمەینەکەی کە نسبەکەی یەکجار کەمە ئەوەش یان دیراساتێکی زۆر تێر و تەسەلی لەسەرگرە ئەوە نییە ئەو هەر لێ گەڕێن و ئابر برێن وەڵا 4 کەس لە 1 میلیۆنی قەیدی ناکەیت نییە لەوانەیە پەیوەندی هەبووە لەوانە شار پەیوەندی نەبووە دەرچوو وەڵا دیراسەتیان کرد ئێستا دەرێن دەبی ئەو کەسانە مواسەفاتیان دەبرێن دەبی لە عینی کات پلێتلێتی ئەقراس کەم بیتن تەخەفریش هەبیتن دلیلی تەخەفریش چییە دەبی دیدایمەری زۆر بی دیدایمەرەکەش لە 4000 زیاتر بی و مدغاتێک دروست بی دژەتەنێک پێی دەرێن PF پلەتفر فاکتەر 4 ئەوەش هەبیتن یان ئەو سێ کرایتیری هەبیتی مواسەفاتە ئەوزە پێی دەرێن ئەوە وەڵا ڤاکسینەکە ئەو تەجەڵوتێکی ئەو خوێنمەینەی کردێ ئەگەر نەخۆشەر نییە یعنی لە ملیۆنێکی 4 کەس لەوانەیە خۆی کابرا جەڵتەی لەدابی تەخەفری هەبیت استعدادی وڕاتی هەبیت شتشکی هەبیتن ئەمە نابی هەر ئەوە
دەبی ئەوەش لێکۆلنەوەی بە بکە هەر هزرا خراپ بکە ئێستا من لە هەولێرە من سەرۆکی لیژنەی ئەو بە دوواداچوونی ئەو تەخەفڕێمە ئایا ئەمە چی بکەین بۆنە هەر کەسێک بێ بڕێ وەڵام من تێک چوومەوە ئەوەی گوتمە تای لێبی ژانە سەرە بێتاقەتیە چەند حالەت لە هەولێری بینە دکتۆر پشتی و ڤاکسین وەرگرتین چه حالت نبینە الحەمدولله تا ئەوەی زانیاریمە هیچ دیوانە بوو دکتۆر پەیوەندی بڤاکسینی بڕاستە تازە کابرایەکی تووشی کۆڕۆنایبی یعنی بێژین هەفتەیەکە دەرباز کردی هەفتەیەکەمەی کەتە هەیوا ڕەمەزانە پیرۆزدا بۆی ئەو پڕۆژی بت باشترە بۆ تەندروستیاوی یانژی چارەسەریە دژی کۆڕۆنای وەربگرێت باشترە توش بوون ئەوەش تەسنیف دەکرێت لە 150 توش بوون هەستە هیچ شانەی نییە لەوانەیە سڵفە دەچیفە حەز دەکا و دەرێن پۆزتیف کابر هیچ نیشانەشی نییە ڕاست بزدینن زراوی دەچی ئەویت کەش لەوانەیە زۆر شڕە زۆر هیلاکە فارسی دەکا دەرێن هیچت نییە ئەو دوشتەمان هەیە زۆر شەو حاڵەتانە دووبارە بۆەوە نەخۆشمان هەیە لە بن جیهازە نەفەسی زۆر تەنگە هەموو تێستەکانیشی نەگەتیڤە عەلاماتی سەریدەکە مهمە بەستم چییە کەسێک کە توش بوو تای لێبوو سەری هێشە خواردنی پێنەخرا زانستجی بوو ڕشاوە ئەوە ناتوانانی بە ڕۆژی بی لە قانونی ڕۆبەل العالەمینیش تحدیدی نەکردێت چێ بە ڕۆژی ومن كان مريضا أو على سفر كي كسك نخوش بلا سريني بروجي بيت فعدة من أيام الأخرى كواتا ما بستمسك كسك هيلاق بو تاي زور بو شي بي نخوة نفسي تنبو أو لسريني بروجي بيت بلام كسك هز نشانينيا تيستكي بوزيتيفا سوستو صالاكا تندرستي باشا اشتكي بين عوامل الخطورة يعني الريسك فاكتوري نية يعني إن شكري هنا بالبستي خوين هنا ضلي ضعيفة نكلي ضعيفة إن خوشي زقري هي هيك شيء با پێبیتن اعتیادی هەرچەندە پۆزتیفش بوو کەواتە حالەی سەریری مهمە نەک تەشخیصی مختبەری ئەمە زۆر جار نەخۆش دێتە لامان بە فەحسی سەماعە بە سوالەکان دەزانەوە حەی عەلە سەڵات کۆڕۆنەیە دکتۆر دەێمە فەحسم کردە هیچم نییە ئەو کێشانەمان زۆرە دکتۆر بنێکێ بووم لەو حاڵەتانە لە ناو جێگە کەوت بووم بەڵام هەر جارێکە فەحسمە کرد نێگەتیڤ دەرەچوو بەڵام هەموو حاڵەتە سەریدەکان هەبوون باوەڕکە ئەو تێستەی کە لە لوت ئێستا ئەمەدەکەم بۆ PCR نێزل ئەوە لە ئەمریکا ئەحسایات کرایە لە ئەگە 100 کەس کۆڕۆنەی هەبی لە 100 63 کەس لە بۆی دەردەچی 37 کەس لە بۆی دەرناچیتر تقریبا نزیکەی لە 100 ئەوە لە ئەمریکا وایە یعنی لە 100 نییە ئەگە بتێت لە 100 یعنی ئەوش لە 100 دەبێت ئیلا سۆندەی شۆڕکە لە بۆ ناو سیەکانی لەوێەوە عینە وەگری ناو سیکلدانوت لەوێ زیاتر نسبە دەردەچی ئەو تەواو ناکرێتەوە لەم کەس دکتۆر خۆی خەتەریشە دکتۆر ئەو خوائل دەستپێکێمە بەحەسکردین و بەرگریە لە شمروی گەلک باش لێ بت کۆ خواردنە و خەوەکە تەندروست و ئەو هەمیمە بەحەسکردن ڕۆژی دبتە خواەکە گرنگ خوالەکە گرنگ تەندروستی مرۆڤی بەرگریە لە شمروی بێگومان ئەمە وتمان ئێستا هەموو زانست ئەوەی سەلمان کە کەم خواردن دابەزینی کێشی لەش وەرزشکردنیش لەگەری برسیبی و ئەکتیڤش بی منەعە لەو پەڕی قمە دەبیت منەعە ئەنی لەسەر چیە لەسەر لیمفۆسایتە لیمفۆسایتی تی لیمفۆسایت بی لیمفۆسایت سایتۆکاینس ئینتەرلیوکین ئەوانە هەمووی بۆچی بدی دەڕوژێن هار دەبن ئیش دەکەن یعنی ئێستا ڤیددیۆ هەیە لەسەر ئەوەی کە تەمان بە تەقەنیت یەکجار علمی دقیق ئەوە گیرە چۆن مثلەن سایتۆکاین مادەی کیمیایی پرۆتینەکە پڕداتە بەکتریا یان ڤایرۆس دەهێنی لە دەوی مۆنۆسایتی دەکات پێ دەبتە ماکرۆفێج قوتی دەدا و دەیتاوێنتەوە کو ئەنەمە شێرەك بینی لە غابەتێک مثلەن خەزاڵێکی مامزەکی دەخواتن خەلایە چی ئەوەندە گچکە ئەوها بە مجهر گەورەی دەکەن بە ئەکترۆن مایکرۆسکۆپ وا پیشان دەدەن بۆی خەڵک تێبگاتن يعني أو بوشيوي استا يعني همش تكن بقناعته دقينا نتيجة كرياضة وكم خواردن وورزش منعت برزكاته بدليل ملموس نكهر بقصة يعني اوي بزشكان استا بو گەشتبینن کە لەم مانگی ڕەمەزانە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر بە ڕێکارەکان بەجگە لە ڕێکارەکان بەم حاڵەتە کە خەڵکی زۆربەی مسلمانن ڕێکارەکان جێبگەن و بە ڕۆژوو بن ڕێژەکە بەرەو خوارەوە بن کۆڕۆنە مشکلەکەی چی ئەو کۆڕۆن نوێیە پێی دەرن ڕاپیت سپرە یانی خێرا دەگوازرێتەوە زۆر خێرایە و ئێستا زیاتر گچکە و گەورەش زیاتر توی پێشان بە زیاتر گەستە گچکەش توش دەبیت لەوەی نوێیەکە
و کۆڕۆنەش خۆیشی دەگۆڕیە باوەڕکە یعنی ئێستامە چەند لێرە ئەوە برین دووەمین مەوجەیە پاش پارەکە گۆڕا وەجبەکەی یان جیناتی خۆی گۆڕی میوتیشن بوو سترێنەکەی گۆڕی مەبەستە بەوەیە کە ئەگەر ئەوەی پێشتر باسمان کرد لەگەڵ بزانام کاکشوانی گوتمان سێدالەکەی بەکاربیێنین دوورکەوتنەوە دوومەتر دەست شوشتن و دەمامک بەستن ئێستا چارەمیشیان ڤاکسینەکەیە ئەوانە خۆپاراستنەکەیت چونکە لە عیلم چەند ئەمریکا هەوڵیدا ئەوروپا نانتوانی دەرمانێک دروست بکەن ڤایرۆسەکە بکوژیت ئێستا ئاخر شت لەسەر دەرمانی ئەوە حیش دەکەن کە نەتائیجی زۆر زۆر باشە پێم مۆنۆکلۆنال ئەنتیبەدیس ئەویش یعنی وەکو عسکەرەکەن جنوو دەکەن یعنی دەرمانینە ئەنتیبەدینە دژەتەنن پێدەن هیومەنایزد ئەنتیبەدیس ینی بە طریقەش تەکنۆلۆژیاژی زۆر زۆر دقیق دروست کرایە کە دەرمانی زۆر گران ئێستا و هەر بۆ تەجربەیە نەبووی تەشتێکی باو بێتە هەموو وڵاتان دەرزیە ئەو ئەنجێک دەرزیەکە لێ داتن ئەو ئەنتیبەدیە دەستە ناولەش دەگەڕێ دەچێن بەس دەگەڕێ لەسەر کۆڤید ڤایرس ئەوی دەگری و دەیکوژی ئەوی دەگری دەیکوژیتن ئەو نەتائیجی زۆر باشینە ئەو بەو ئەخیرەی کە ئەو نەتیجانەی کە دیتیان بەڵام ئەوە زۆر گران بەهایە زۆر شتێکی نوێیە نەبووی تەشتێکی برین ڕۆتین لە هەموو شوێنێک بەکاربێنی ئەوە ڤاکسین نەحسێبە نەم ڤاکسین حسێبە ئەو علاجە بەڵام لەبەر ئەوەی ئەو تەقنیە عملی نییە پراکتیکەل نییە لەبەر تەنها ڕێگە چارەسەرک ڤاکسینەکەیە وەختی خۆی بەبیرم دێ ئەوەی تەمەنیگە مناڵ بین گەورەکان هەموو دەموچاویان کوم بوو نازم ئاوڵ ئەمە پێێنێ خوریکە لە هەولێر نازم لە سوورێژێ ئەوەی کە تۆی سوورێژێ ئەوەیکە خوریکە هەبوو شوێنەکە کون دەبی زۆر بەس خودی vê gavkê small pox بەنگلیزی جاڵێن مەی خورێنە دەرەچە لە دەم و چاو جسمەڵە دەستی لە مەی خورێنە خوریچ ئەمە خوریکە لە هەولێر 300 میلیۆن کەسی کوش بە خۆی کە بڵاو بووە سینەکان چیان کرد ئەوە لە کاوف پۆکس بوو ئیفرازاتی هینی مانگایە دەهینە لەسەر پیستی مرۆڤیان دەدا ئەو مرۆڤە دیتیان مەناعی پەیدەکە تووشی خوریکە نابیت کە ئەوە پەڕیەوە لە بۆ ئەوروپاش ئەم نەخۆشیە اینجا لەوێ تقریبان 300 ساڵ لەوە پێش ئیشان لەسەر ڤاکسین کرد یعنی کە ڤاکسین دەرچوو ئەوەی کە حتا لە علمی ئێستاش باسی دەکە مناڵێک مەسەن لەسەر گوفەک و لە چرکا و قڕ و پیسی گەورە بیتن مەناعی زۆر زۆر باشترە لەوەی کە لە ناو خانوێکی شوشە و هەمووی مەعقەمە و هەمووی بە دەرماناتە و دەردەچی دەستە دەرەوە سەرمای دەبی و نەخۆش دەکەی دەبریتن بەڵام ئەو مناڵێکە بە پیسی و بە نەخۆشی و بە ئەوە گەور دەبیتن مەناعی زۆر بەقوترە ئەوە فکری ڤاکسین ئەوەیە یعنی تو تعڕزی جسمەکە دەکەی لە بۆ بەشێک لە بۆ ئەو میکرۆبە بۆی لێ ڕابێتن نەگەری ئەو قەتری لە دەوی مناڵ دەکرێتن پێشتر شەڕ ئەتفالێک جار زۆر بوو یعنی ئەوەی ئەمن دەڵێن خوریکە سمال پۆکس لە ساڵی هەشتا دەبلۆچی ئەعلانی کرد نەما لە دنیای نەما شەڕ ئەتفال ئێستا زۆر زۆر کەم بووە بەو قەترەیە سیل ئەوەی کە تووشی ملەخڕێ یان مەمپس نوکاف ینی ئەوان هەم نەما هەمووی بۆ ڤاکسین بوو کەواتە من دەمەوێت ملەتی خۆمان تێبگەن ڤاکسین یعنی لێڕاهێنانی بەرگری لەشە بەرامبەر بە میکرۆب بۆ ئەوەی جەستەمان بەقوت بیتن تووشی نەخۆشی نەبی بە هیچ شێوەیەک ئەوە نییە برێن ڤاکسین کە ئەو اعتقادانەی زۆر ڤیددیو بڵاو دەبتەوە زۆر شت بڵاو فێرە کەێمان دەکەن و ئەوە وایە و شتیوانە لە ناحی علمیەوە شتێکی یەک جار زۆر باشە و ئینشاڵە سەرکەوتوو دەبیتن لە بەڵای کۆڕۆنا تەنها ڤاکسینەکە بتوان یارمەتیمان بداتن بێکجاری بن بڕ بکات زۆر باشە دکتۆر ڤاکسینەکان جۆریان هەیە ڤاکسین هەیە بە دەرزیە ڤاکسین هەیە فەمەویە بۆ ڤایرۆسی کۆڕۆنا تەنها ڤاکسینێکە پەیداکراوە هەر ئەوەیەکە بە شێوەی دەرزی نەجاحەتیان زیاترەوانەی کە دەرزین طبعا آخر ئەوەش دەگەڕێتەوە ینی ئەو زانانی کە ئیشیان لەسەر کردیە لە شوێنێک ئەو ڤایرۆسە داخل بیتن دەچی دەستەکۆندامی هەرس یان دەستەکۆندامی بەرگری خوێن دۆی ئیشەکەی خۆی بکاتن ئەوەی هەیە هەمووی بە دەرزی ئێستا وەردەگیرێتن و ئەوەی کە جورعی یەکەم لێ دەی تقریبا لە 7 مەناعەت دەداتی
لە سەتا بتەنۆهت تەنها بە جورعی دووەم بۆ نمونە لە هی فایزەر پاش 3 هەفتەیە هی مۆدێرنە پاش مانگەکە هی جۆنسن جۆنسن یەک جار لێ دێ من هەرەوە بیستمەوە پرسیارە بکەم پێشببینی یەکرێت ئەم ڤاکسنێ هەر بەم شێوە بڕات بە دوو قۆناغ تێپەڕیان ئەوەکو ئەوەی جۆنسنەکە بە یەک جار و تا ئێستا بڕیارەکە لەسەر دوو قۆناغە بەڵام بۆ نمونە لە وڵاتەکانی ئەوانەی کە لە نوک ئەمریکا یعنی گوتیان ئەمە دوو قۆناغ دێدەین زوو لێدەین یانێ قۆناغ تاواکەین هەمووی ئەو فترێکی زەمەنی زیاتری یەک قۆناغەکەی تاوا بکەن هەتا عەلەق لە سەتا هەفتاش مەناعی بدەن هەموو ئەمریکا بۆ نمونە هەتا ئەگەر بۆشی هات خەفیفتر دەیگری بە سیستەمێک حازرە لە بۆی بەڵام تا ئێستا لە مناڵ تا دراسەتی لەسەر نەکرای لە 16 ساڵ کەمتر هەندێک تا 18 ساڵ دەیدەن بۆ ئافرەتی دووجانیش ئەوە مهمە هەندێک زۆر پرسیارمان دەکەن ئەوەش پێویستە لێرە باسکەین زۆربەی دراسات ئاماژە بۆ دەکەن کە سەلامەتە بەڵام ڕێگایان نەدایە بە تەسریحێکی وازح بەکاربێتن بۆ ئافراتی دووجان چونکەشتە دراستەکان تاو نەبووە پرسیاری بچووکم هەبوو چکە کاتمان نەماوە باست لە ئافرەتی دووگیان کرد دەمە بزانم هەندێک ئافرەت هەن کە خۆیان لەگەڵ حملەکانە تووشی خوێن خەستبوونەوە من دەرزی هیبارینیان بۆ لێ ئەدرێت ئەوان دەکرێت ئێستا ئەو جۆرە ڤاکسینە چونکە احتیمالی هەیە ها خوێنیان خەست بێتەوە دوورکەونەوە نەیکەن چکە خوان ئەو هەیە ئەو سوالە زۆر مهمە بەنسبەت ئافرەت ئێمە هێستا بۆماندانرای بەکاری ئافرەتی دووجیان ناوی بەکاربێت مناڵی لە خوار هەژدا ناوی بەکاربێت بەڵام ئەگەر ڤاکسینی وەرگرت ئەو سوالە زۆر دەکەن دکتۆر ئەسپرین وەگرم یان دەرزی هیپاری وەگرم خوێنم نەبەی لە یاسای پزیشکەوە نەخێر هیچ شتێک وەرناگری بە تایبەتی هیپارین هەر وەرگری لەوانەیە خراتریش بی تەجەڵوتەکە چکە ئیشەکە عکسیە هیپارین نابی ئەسپرینیش نابی هیچ شتێک وەرناگری تەنها ئەگەر ئازارەتە بۆ حەبی پارەستۆل وەردەگری دوای ڤاکسینەکە خودشتە ڕۆزی دکتۆر دەمێمە گەلک کێمە مە حەسکە زیاترمە بە حەسکرد بە تایبەتیش ئەگەر کەسێک توش بێت کەنگی ڤاکسینی وەرگێت لێ بڵاو بینن بۆ بەرنامەت بێت خودشتە ڕۆز بێت دکتۆر عومەر سوورچی سپۆری نەخۆشیان هەناوەین دیالمادا بوون دووبارە ڕەمەزانەوە پیرۆز و پاشیوا خێر و بەرەکەت دکتۆر هەر بژی بەرەف ئیستانبولێ بەڵێ با بچین بەرەوە ئیستانبول کە هاوڵاتیان ئیستانبول بۆ کڕینی پێداویستی مانگی ڕەمەزان ژوان سەردانی دوکان و بازاڕەکانیان کردووە ئەوەش قەرباڵغەیەکی زۆر دروست دەکات لە کاتێکا کە مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە وڵاتە زۆر بووە ئێستا و هەروەها ڕۆژ لە دوای ڕۆژیش هەر زیاتریش ئەبێت هاوڵاتیان زیاتر بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز شیرینی و شەربەت دەکڕنەوە شوێنانش قەرەباڵغ خۆرمێ بخۆن دا بەرگریەوە پێستر کەوت بەرەف ئیستانبولێ بابچین ببین Digel ku li Stenbolê hejmara tûjbûyên koronayê gihiştiye astekî gelekî metirsidar, bazar û firûjgehên vî bajarê van rojan ji ber Remezanê gelekî qerebalixin. Her roj de hezaran kesên dixwazin amadekariyên Remezanê bikin, berê xwe didin van bazaran, li amayê de her der hejî mirov bûne û rîska belavbûna koronayê jî gihiştiye astekê bilindtir. Li gel vê yekê bi hatina heyva Remezanê re firûşkar dibêjin kirîn û firûtina wan gelekî zêde bûye li em ev ji wan kêfxweş dike. Çok şık hareketlilik var devam ediyor. Millet alışverişini yapıyor. Karê me niha baş e. Ev nêzîkî 10 bazar rojin li bazarê tevgereke baş heye. Lewma em wek firoşkarên vê bazarê ji vê rewşê gelekî kêfxweşin. Wek her dem îsal jî em piranî cûreyên penîran û zeytûnan difroşin. Hareketli yani. Welatên ji bo amadekariyên Remezan hatin vê bazarê jî dibêjin ew her Remezan pêwîstiyên xwe ji vê derê dikirin lewma li gel metirsiya koronayê jî ew dest ji vê bazarê naberdin. Pastırma aldım, çerez aldım, kaşar aldım. Min ji bo Remezanê çerezat, peynîr û gelek tiştên din kirî. Ez her Remezan ji vê bazarê pêwîstiyên xwe dikirim. Digel ku niha korona gelekî zêde ye, carden jî ez hatim. Tevî zêdebûna heletên koronayê ez hatim bazarê. Heyva Remezanê li me hemûyan pîroz be. Dörtte çıkacağız yola. Li Stenbolê vê hefteya paşê de hejmara tûjbûyên koronayê nêzîkî 10 qetan zêdetir bûye. Li hema pispûrên tenduristiya hişyarê didin welatiyan û dibêjin kêmtir derkevin derve lê li gel vê rewşa xirab li bazaran qerebalix gelekî zêdetir bûne û ev jî dibe ku bibe sebeba zêdetir haletan. Diyar Bayram, Kurdistan 24, İstanbul. بەڵێ
ئەم شەو پێکەوە پارچێکمان کرد و بە یەکەوە دەستمان کرد بە پارچی پێکیشەوە کۆتایی بە پارچیبی ئەم شەوی پاشیف نەخوارەوە یعنی خەڵک شنی کۆ دێ دەست پازریت پاشی بکەن ئێستا خێرا من و تۆ چین پارچی دایمە بێشکرد لای خواردنە باشە بەو هیوایی کە پاشیوی ئەم شەویش بە دڵی ئێوە بوو بێت هەر هەمیشە ئەوە ئەڵێم و ئەیڵێمەوە بێ بەشمان مەکەن لە دوعاکانتان زۆر سپاسانەکەی لەگەڵمان بوون خودش و هەمیە ڕازی بێت خودی ڕۆژی نەبێژێت هەمیە لە قبول کتون پاشیواژی خێر و بەرەکەت و سحەت بکە پاترەوە حتا سبۆی سلام علیکم